بەڕێزانم کاتتان باش لە پایتەختی کوردستانەوە سڵاوتان لەبێ لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئەزانن کە پرۆگرامەکەم تایبەتە بە بەرهەمی خۆماڵی و لە ناویشە ترێ خەڵکێکی زۆر مەمجارە دواندووە بە ڕاستەوخۆ بچمە ناو بەرنامەکە و لەوانەوە دەست پێ بکەم. سەرەتا باسی گرفتەکانیان چونکە ئەڵەن گرفتمان زۆرە ئەپرسم گەورەترین کێشەیە کە دێتە بەردەمتان چییە؟ یەکەم لە دەڤەری ما بەوەی وشکە ساڵیەوە ترێ بەرهەمبوونەکەی جوان نییە، هەمووی زەرداوەڵە دەیخوات لە دەرەوەژا بۆمان دێت لە بۆ ناو هەرێم دێت هەر پارە ناکە من نەگە باغداری دانێم حتمان بۆ پارەمە بۆ ئیشفادەما. چی لێ دروست بکەین بەهاکێ توانین بگۆڕین؟ یەک لەوانە دروستکردنی سرکەیە، دروستکردنی شەربەتە، دروستکردنی سجووق و کۆمەڵێشت وەکو تام و چێژ ئەتوانین بەکاری بێنین. ڕاستە بەڵام خاتون کێشەکە ئەوەیە کە بۆیان ساغ نابێتەوە. پەیامم بۆ جوتیاران ئەوەیە ساڵانە بەرهەمەکانیان ئەگەر ینی ساغ نەبوویەوە لە بازار تکایە ینی بیکەن بە سرکە، بیکەن بە شەربەت، بیکەن بە مێوژ. ئەی ترشیاتە حیاتەکە بۆ ناڵێی بۆ ترشیات ئەگیر کە ئەکرێ بە سرکە ترشیات ینی هیوا بزانم هیچ ماڵێکی کوردی نییە ینی سرکەی خۆماڵی کە ترشیاتە داینەنێ ڕۆژانە بەکاری بێنێ. ئەی لە ڕووی چەشنەوە هەموو ترەکانمان باشن مامۆسا. زۆربەی هەرە زۆری ترەکان گونجاون لەگەڵ ئاو هەوای کوردستانە لە سنووری پارێزگای سلێمانی و دوهۆک و هەولێر نزیکەی توانراوە 100 جۆر ترێ کۆ بکرێتەوە. ئەم جۆرانە بەپێی خواستیان بەپێی سەرکەوتنیان ئەگۆڕێن هەندێک ترێمان هەیە تایبەتە بۆ خواردن کە ڕاستەوخۆ بیخۆیت وەکو ترەکانی ڕەژمێری و ترەکانی ڕەش و کشمیشی و ئەوانە هەندێک ترێشمان هەیە بۆ پیشەسازی بەکاریت. حاجی جوتیاران بۆ ئەوەنە نیگەرانن برامەڵای بەرەبوومی ناوخۆمان هەر نافرۆشە هیچ ناکە مڵکەکان هەمووی وەران بوو بەڕاستی ئەمساڵ چۆن بوو خاڵی من ساڵان چوار لە 3000 ئێستا 2000 دوو ڕبعەکەمەکە کرێ ئەوە بۆ خۆتان نەزان هەر پارەی ناکات مێوژە هەر پارەی ناکە ڕستقی دەرەوە ئەوەنە زۆرە ئەوەنە هەرزانیشە پشتی ڕستقی خۆمانی شکاندووە. کاک حاجیەی جەنابەت چییە فەرمووی؟ ئەمە بەرهەمی خۆمان نەماوە نییە کووە ئێستا من بۆ خۆم پازە زۆنم ڕاستی هەموو ئێران بووە کەس لێ دەسەڵ دێرم کا و نمکە یارمەتی بکە. ئەی نرخەکان لە عەلوە چۆنە برا؟ ئەمە چیلۆی بە 8,000 دیناری عێراقیە ئەمەشیان چیلۆی ئەگەر زۆر جوان بێت لەمە جوانتر بێتە دەوری دوونی و 3 ڕبعەکەم تا 3000 بەڵام ڕاستیش هەیە ئەمە بۆ شەربەت نابێت و بۆ کەیکەی بە شەربەت یعنی هیچ تامێکی نییە بۆ شەربەت وەک وایە شەکرێت تێکرد بەس ئەمە کاکرێ بە شەربەت تام و لەزەتێکی خۆی هەیە. بەرهەمە زیاکە چی لێکەن عەرەبەکان حەزیان لێیە؟ مێوژی بەروبووی ناوخۆنێنین بۆ جنوب بۆ بەغا بۆ مووسڵ بۆ وڵاتە ئەو بۆ خوارە بۆ جنوب بەعام کابرای عەرەب قەت ئەمەی ناوێت ئەم ئەمریکیە ئەم ئەجنەبیە ئەم کوردیە وێزانە بۆ شەربەت بۆ تیم تامی خۆشترە. ئەمساڵ باسی بەراز زۆرە کرێت. باوەڕکە یعنی بەراز حاڵی خەڵکی نێشتووە بەخوا بەرازن. یعنی ئەگەر ڕێزێک 5 زۆنم بێ مە خۆمە ڕێزێکی 5 زۆنیم 6 زۆنیمیان هەیە تقریبان 58 گەڵامان ناوە لە تەلبەن لە تەلبەنی چواردەوەرەکەی 58 گەڵا کابرێ فەلح بە چەند ساڵ دەستێکی لەو بەروبوومە وە کاک ڕەنجێک پرسیارم هەیە لە جەنابیشێ تۆ دوو بەرهەمە هەبێ بەروبوومی ناوخۆ خۆیان بەروبوومی دەرەکی کامیان حەز لێ وەڵا ناوخۆ برا ڕوودا و چی بکا بۆ جوتیاران؟ بڵاو کاکڕنج من بەرهەمی ناوخۆی بەکاردێنم هیوادارم ێوە زیاتر گرنگی بە بەرهەمی ناوخۆی بن و داواش لە خەڵکی یەکەم زیاتر بەرهەمی ناوخۆی بەکاربێن. بەڵام ئەوترێ دەرێ جوانە. بەرهەمی دەرەکی ڕاستە جوانە بەڵام گرنگ نییە مەرج نییە تەندروست بێت. وە زیاتر ئەو شتانەی کە کوردەوارین تامیان ڕەنیان جوانیە بەڵام تامیان خۆشە. خەریک بۆ قسەشمان بۆ نەکەی. نیازیەوەم نەبوو کە قسەکەم بەڵام زیاتر بینیم کە قسە لەسەر بەروبوومی ناوخۆیەکرێ پێم خۆش بۆ ئەوە بگەێنم. زۆر سپاس بۆ قسە جوانەکان. قەینا کاکڕنج پێنجاکە عایدی خۆمە زاریش بۆ کێشەی نییە. هەرە کێشە گەورەکەی جوتیاران چییە؟ بەرهەمی ناوخۆ ئەکڕێ بڵێ ناکڕێ بەس مشکلێوەیە لەو مۆسمەی کە بەرهەمی ناوخۆیەت شوێنێ نییە جوتیار ماوادەکەی تیا خەزم کات تێگەی چۆنەڵێم مەجبورە لەو ماوەی ئەو مانگا و بیزۆژە ماوادەکە هەمووی بەجارێ بڕژێتە ناو بازار و ئەو وەختە کە عەرض زۆر بوو تەڵەب کەم بوو قیمەت ناکا پارەی بۆ ناکا فەقیرە جارێتریش ناچێ خۆی مانووکە. من کێشەکەم لەگەڵ پاکەتکردن و ڕازانەوەکێتی بەڕاستی لێرە گرنگی پێ نادرێت. ئەوە کاکە ڕەنج ئەو مێوژەی کە لە دەریشەوەیەت بۆ ئێرە هیچی فەلاح پاکیجینی ناکە هەموویان کۆمپانیایکە کۆمپانیای لە ڕۆژ و دوو ڕۆژان نایکا بەس ئەم شتانە نەبووە بە بزنس لای ئێمە
بۆ نمونە نەترێ بۆ بە بزنس نا هەنار بۆ بە بزنس حکوومەت ڕۆژنامەیەکیان هەیە جار مەواد مەمنوعەکەن بەزەو مەمنوعاوەلی مەمنەی منەی بینم وەخت لە مۆسیمی هەنارە بەحساب هەنار مەمنوعەکە من هەناری سووریە بینم لە بازارە لە مۆسیمی ترێ مەمنوعەکە سەیرەکەی ترێ ئەجنەبی هەیە لە بازارە. سڵاو کاگرانج سڵاو لە جەنابی شت قوربان. ئەو ترێ ئێستەیەوە باسیەکەن ئێمە بەرەمە جوانی لێ دروستەکەین سەجوق بەرەمی خۆماڵی خۆمانە دۆشای درێگەمان دەست ناکەوێت یعنی ئەچیتە چەند لا دێوانێ لە لادەیەک 80 کیلۆمان دەست ناکەوێت. بەڵکو دوایان بەرنمەیە گرنگی پێ بدرێت لە وەرزی ترێدا تری چەند وڵاتی بیانی لێرە هەیە. ترێی بەیانی ئەم ساڵ زۆرە اینی تورکی هەیە ئێرانی هەیە یۆنانی هەیە ئەنواع ترێگان زۆرن داوای لە خەڵکەکەم بەرهەمی خۆماڵی بکڕێ داوا لە تۆشەکەم بە خەڵک بڵێ بەرهەمی خۆماڵی بکڕێ. بێگومان منی ژۆک جەنابە داواکەم بۆ خۆشم ئەمرەکەیت. سڵاو کاگرانج بەخێر بێن هەزار سڵاو. باش بوو مێوژی کوردەواری و هەناری خۆماڵیتان بیر هاتەوانێ ئێمە مێوژوو هەموو میوەکان فرێشە هەناری خۆماڵیە مێوژی خۆماڵیە ئێمە هەتا شتی خۆماڵی وەستا بەشتی دەرەکی بەکار نایەنین کاگرانج هیوادارم سەردانمان بکەیت و داوەتمان بی بۆ مێوژی خۆماڵی کوردی. قوربانتم خوا ئاوایکە ئیشەڵا دێن. کاکە ڕەنج سڵاو هەزار سڵاو. ئەم بەرهەمەی کە ئێمە هەمانە بەرهەمی ترەیە کاوەنی 45 بۆ 50 دۆلم باخین خوا زیادی کا بەرەکەتی تێکەوەی ئیشەڵا. نزیکەی 11 جۆر ترێمان هەیە ئەم مێوژە جوانەمان هەیە کاکە ڕەنج لێرەدا لە ناو ئەم باخەی خۆمانە بەرهەمی ئەهێنین شیرەی بە 2500 دینارە کاکە ڕەنج وەڵا کەمە بەڵام مێوژی لە دەرەوەی وڵاتیە شیلۆی بە 1000 ئەمەش بەروبوومەکەی خۆمانە کە بەرهەممان هێناوە بێ کاگڕەنج و بێ ستافە بەڕێزەکە و میوانە بەڕێزەکانتان ئەم بەروبوومەی خۆمانە خۆی. ئەی نۆشی گیانە بێت کاگڕە سۆگیان سڵاو باخەوانی بۆ جەنابەت چییە؟ باخەوانی یەکێکە لە مهمەکان بە تایبەتی باخی ترێ کە ئەمەوێ بەڕاستی ئەگەر باسی ترێ بکە یانی شتێکی زۆر گرنگ و گەورەیە. هەندێک کە سەڵەن داهاتی نێداهات تەنها لە ناو ڕەواندووس چەند جۆرمان هەیە. باخی ترێ داهاتی زۆرە بەڵام ئەمە دەبواە نەک لە دەرەوە بێ لە ناوەوە بینێرین بۆ دەرەوەی وڵاتەکان. ڕەشەکە بۆچی باشە؟ ڕەشەکە بۆ مێوش بۆ دۆشا بۆ شەربەت بۆ شەڕاب و ئەوانەش بەکاری دێنن. کاک مەحەدینوان بیستووە عاشقی ترێی ڕەشمیریت سەرچاوەم عاشقەت چییە؟ کاگران جێمە هەر پیشەی لە باو باپیرانە بوومان بەجێماوە بابوو باپیرەمان ئیشیان ڕەش و ڕەشمیری بووە بە تایبەتی منتیقەیەمە ترەی دێمە ڕەش و ڕەشمیری خاستێکە ئەوەی باشە پێویستی بە ئاو نییە لە ١٩٠ باخەکانی ترەکانی ئێمە هەمووی دێمن بژی ترێی ڕەشمیری بژترێ ڕەشمیری زۆر سپاس بەخێر بن. مامەسا لەسەر گرنگی ترێی کوردی بۆ خەڵک چییە فەرمووی؟ بە تاکیدی کاکڕەنج ئەوەی شێوە و قەبارەی میوەی گرنگ نییە تامەکەی گرنگە بەهای خۆراشی گرنگە دەستکاری جیناتی نەکرابی گرنگە ئەوانە کاریگەریان زیاترە. دەستی هەر هەمووتان خۆش زۆر سپاس بۆ هەمووتان کە ئێستا لەسەر شاشەی ڕووداون سپاس بۆ تێچێن و پەیڤ و قسە جوانەکانتان. ئێستش ئینفۆگرافیکێکی جوانمان بۆ ئامادە کردوون زانیاری کڵێشەیی و ورد کە بەڕاستی هەم سەرپەرشتیاری پرۆگرامەکەم ڕێباز عەلی هەم دەرێنەرەکەم یوسف لەشکری گرافیستەکان هەموویان زۆر پێوەی هیلاک بوون. خۆشم زۆر چێژ لەم بڕگەیا بینم با بچمەوە هیوادارم سەرنجیەوەش ڕابکێشم. کوردان دەڵێن هەباسە لە دیوەخان چ باسە لە ڕوودا و باسەکە ترەیە هەر شتێک لە ڕوودا و باس بوو ئەوە باسی خەڵکی کوردستانە. هەزاران ساڵە ترێ لە کوردستاندا هەیە و تاوەکو ئێستاش یەکێکە لە گرنگترین بەرهەمەکانمان. لە عێراقدا نزیکەی 100 جۆر ترێ هەیە. ئەزانن 70 جۆری ئەم ترەیە لە کوردستانەکەی ئێمەدایە. ناسراوترینەکانی ئەم ترێیانە ئەمانن ڕەشمیری، تایفی، سەددانی و خۆشناو. هەمویان بەوە بەنێوبانگن کە شیرینن تۆکڵیان ئەستورە و دەتوانرێت بۆ ماوەیەکی زۆر هەڵبگیرن کە ئەمە نیعمەتە بۆ ناردنە دەرەوە. توێژینەوەکانی زانکۆکانی کوردستان دەریان خستووە کە ئەم ترێیانە بۆ تەندروستی زۆر باشن. ترێی ڕەشمیری
24 جۆر دژە ئۆکسانی سروشتی تێدا. شەربەتی تری خۆماڵیش پێکاتە سوودبەخشەکانی زۆر زیاترە بەراورد بەو شەربەتانەی کە لە دەرەوە و لەم هەموو وڵاتە جۆرا و جۆرانەوە دەهێنرێنە کوردستان. بە تایبەت ئەو پێکاتانەی کە بۆ دڵ و خانەکانی لەش گرنگن. جوتیاران لە تاقیکردنەوە نوێیەکانیاندا بە بەکارهێنانی نانۆپەین توانیویانە گەشەی ڕز و کواڵەتی ترێ بە ڕێژەی لە 20 زیاد بکەن. بەڵام زانایان لەلایەکی ترە هۆشداری دەدەن دەڵێن پیسبوونی خاک بەهۆی مۆلیدەکانەوە کە خۆشببختانە بەهۆی کارەبای 24 کاژێریەوە کوردستان و کێشەی نەما دەڵێن دەبێتە هۆی ئەوەی کە ترەیەەکە بەکانزا قورسەکانی وەکو قورقوشم پیس ببێت. ڕەزەکانی کوردستان ساڵانە بەدەیان 1000 تۆن ترێ بەرهەم دەهێن و هەناردەکردنیشی بە تایبەت ترێ ڕەشمیری ڕۆژ لە دوای ڕۆژ زیاد دەکات کە ئێستا وەکو یەکێک لە باشترین جۆرەکانی ترێی ناوچەکە ناسراوە. ترێ سەرچاوەکی دەوڵەمەنی بەرهەمی جۆرا و جۆریشە. ناسراوترینیان بریتین لە شەربەت، مێوژ و دۆشا و کشمیش. هەر یەکێک لەمانە بە چەندین جۆری جیاواز بەرهەم دێت. لە کوردەواریدا جێگەیەکی تایبەتی هەیە ترێ. جگە لەمانە دەتوانرێت لە ترێ سرکە و شەرابیش دروست بکرێت. تۆکەشی دەکرێتە زەیتێکی هەرە کواڵەتی بەرز کە بۆ چێژلێنان بە سوودە و سوودی زۆری لێ دەبینرێت. لە بواری جوانکاریشدا بەکاردێت. تەنانەت پاشماوەی تۆکڵەکەی دەتوانرێت بکرێتە ئالیکی ئاژەڵان، پەین یان دژە ئۆکسانی سروشتی، گەڵامێویش گەڵامێ و خواردنە دڵخوازەکەی ژنان کە دۆڵمە و یاپراخی لێ دروست دەکرێت. ئەمەش دیسان بەرهەمی داری مێوە واتە بەرهەمی مێوە. لە پشتی هەر بۆڵەترەیەکەوە مێژوویەکی دوور و درێژ هەیە. تازەگی شوێنەوارناسان لە نزیک دهۆک کارگەیەکی دروستکردنی شەرابیان دۆزیوەتەوە کە بۆ سەردەمی ئاشووریەکان دەگەڕێتەوە. تەمەنی ئەم کارگەیی کە شوێنەوارناسان دۆزیوانەتەوە زیاتر لە 2700 ساڵە، واتە 2700 ساڵە لەم خاکەدا ترێ بەرهەم دێت. ئەمە دەیسەلمێنە کە مێژووی ترێ لە کوردستان دەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی شارستانیەت. ئەمە ژوامان لێ دەکات بیر لەوە بکەینەوە کە هەندێک جار شیرینترین سەرکەوتنەکان لە کۆنترین ڕەگ و ڕیشەی مێژووە دێتە بەرهەم. هەرچی پەیوەندی بە گرانترین نرخی ترەکانی جیهانەوە هەیە ئەمانەن: ترێی ڕووبی ڕۆمانی یابانی کە زۆر جاران یەک هێشووی نرخەکەی دەگاتە $11,000. ئێستا جوتیارێکی نمونەیی لە ڕواندزی خۆشمان بەرهەمی هێناوە. دوای ئەوەی کە گرانترینە نرخەکەی دەگاتە $1000، ئەویش پێی دەڵێن شاین ماسکات. لە کاتێکە بلاک کۆرینتی یۆنانی بە نزیکەی $100 بۆ هەر کیلۆیەک دەفرۆشرێت. لە کالیفۆرنیاش موندرۆپس دەگاتە $50 بۆ هەر کیلۆیەک. ترەی سەی بڵیش نزیکەی $40. بەڵام داخی گرانم ڕەشمیرەکەی ئێمە ئەگەر لەمانە بە تامتر و خۆشتر نەبێ کەمتر نییە. هێشتا نەک لە ترێگرانەکانی جیهان نییە، بەڵکو زۆر هەرزانە. ئەمەش پەیوەندی بەوە هەیە کە وەکو پێویست بازارگەرمی و براندینمان بۆ نەکردووە. بەڵام بێ ئومێد نیم و نەچوە بچێ. دڵنیام ئێمەش ئەتوانین بەرهەمەکانمان لە ئایندەدا هەنار و هەنجیر و ترێکانمان بگەێنینە هەرە نرخە باڵاکانی جیهان. ئەوەش بە چیەکرێ؟ بە گرنگی پێدان. ڕوودا و دەست لە هەرچی بەربات دەست لە بەرهەمی ناوخۆ و جوتیارەکان بەرنادات. با بچین بۆ لای ئەوان و بۆ ستۆدیۆکەم. فەرموون. اینجا سەلام عەلەیکوم، هەموو لایەکتان بەخێر بێن. سەرسەرم سەرچاوم زۆر خۆشحاڵ بووم بە ئامادەبوونتان. زۆر دڵخۆشم ئەم کەسایەتیە بەرزانە لە دهۆکەوە هاتوونەتە ئێرە. بەخێر هاتن، ڕووداوتان ناوەدان کردەوە، پرۆگرامەکەی منتان ناوەدان کردەوە. ئەم کچ و کوڕا خۆشەویست و بەڕێز و ڕووناکبیرانەی کورد بەخێراتن سەرچاوم. ئێوەش بەخێراتن سەرچاوم. زۆر دڵخۆشم کە هەردوو تەمەنەکە لێرن، بە تایبەتی ئێوەی گەنج دڵنیام لەوەی لە ئایندەدا ئینشاءڵڵا وەزیرن، بەڕێوەبەری گشتین، ڕاوێژکارن. هەر یەکێک لە ئێوە ئەم ڕستانە لەلاتان بەجێ بمێنێ. بەڕاستی بەلای منەوە سەرمایەکی گەورەیە و
لە ئایندەدا ئەو هەموو ئەرکیکە لەسەر شانمانە بۆ کوردستان و بۆ ئەم وڵاتە ئەوە ئێوە نەتوانن جێبەجێ بکەن. ئێوەش بە خێراتن سەر چاوەکانم سپاس بۆ ئامادەبوونتان بەڕاستی دڵخۆش بووم بۆی کە لە گرافیکەکە ئاماژەم پێکرد ژمارەی توێژینەوەکان لە زانکۆکانی سەلاحەدین و سلێمانی و ڕاپەڕین و بەگشتی ڕاستە زۆر نییە سۆران و هەمووی بەڵام کەمیژ نییە یعنی گرنگێکی باش دراوە بە توێژینەوەکان. تۆش وەکو دکتۆرێک لە ڕوانگەی زانستیەوە هاتووی بۆ بەرنامەکەم بە خێراتی سەر چاوەکانم. ئێستا وەکو نوێنەری جەنابی وەزیر وەکو گەورە ڕاوێژکاری ئەم وەزارەتە بەڕێزا حەزەکەم هەندێک زانیاری نوێم بیتێ کە من وەکو پێویست بەدەستم نەگەیشت. ئێستا ئێمە لەکوێی دنیاداین لە بەرەمێنانی تریا بە پێی زمانی ئامار؟ سڵاو شەو باش بەخێر بێ کاک ڕزگار. سڵاو ڕێزم هەیە بۆ بەشداربووان بۆ هاوڕێ بەڕێزانە کە لێرن، سڵاو بۆ بینەرانی بەڕێز و زۆر سپاس بۆ ئەم بەرنمەیە. دیارە بابەتی بەرهەمی ناوخۆیەکێکە لە ئامانجەکان و پلانەکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ گەیشتن بە ئاسایشی خۆراک و دۆزینەوەی بازار و دەرفەتی کار و گەڕانەوەی هەموو ئەو بەرهەمە لۆکاڵیە ناوخۆیانە بۆ بازاڕەکانی ناوخۆ. دیارە بەرنمەکەم شۆمان بەرنمێکی زۆر گرینگە تایبەتە بە بەرنمەیەک هەم بەرنمەیەکی کەلتوریە بازرگانیە کشتتوکاڵیە جوتیاریە و بەرنمەیەکە پەیوەستە بە بەرهەمی ترێ. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو سەیری مێژوو بکەین بەرهەمی ترێ لە هەرێمی کوردستان لە دوای ئەوەی کە مرۆڤایەتی کشتتوکاڵی دۆزیەوە مامەساخۆشەویستەوانە و زانیاریانت هەمووی دێڕ بە دێڕی گرنگن بۆ من. بەڵام ئەگەر وەڵامی پرسیارەکەم بیتەوە ئێمە لەکوێی دنیاداین بە پێی زمانی ژمارەکان. بە پێی زمانی ژمارەکان ئێمە نزیکی 90,000 دۆنم زەوی مێومان هەیە، باخی مێومان هەیە لە هەرێمی کوردستان. ئەم 90,000 دۆنم زەویە لە سنووری پارێزگای سلێمانی لە شار باژێڕەوە بیگرێت تا سەرگەڵ و بەرگەڵ و تا بیتوێن دوایەکی تەجافەران لەوێەوە دێی بەرە و سۆران و ڕەواندوز و زاخۆ و دهۆک لەم ناوچانەدا بەش بووە بە حکمی ئەوەی کەوا ناوچەکەی ئێمە ناوچەیەکی کشتتوکاڵی و ئاژەڵداری بووە. زۆربەی زۆری دانیشتوانی ناوچەکانی ئێمە لە ناوچە دێمیەکانە هاتوون لە ئەو ناوچانەی قەتپاڵی شاخە بە پێی بڕیاری 395 ساڵی 1983 باخی دێمەکاری تریان کردووە. 90,000 دۆنم واتە چەند تەن؟ بەس بە تەقدیری ئێمە هەموو دۆنمێک 200 تاوەکو 400 نەمامی تیا هەیە، 400 مێوی تیا هەیە. هەموو مێوێک لانی کەم لە 10 کیلۆ بەرهەمەدات هەتاوە کۆچێت لە 6 کیلۆ تا 10 کیلۆ تا 12 کیلۆ بەرهەمەدا. ئەگەر بە معدل سەیریکەین ئێمە نزیکین لە 250,000 تۆن بەرهەمی هەمە چەشنەی جۆرەکانی ترێمان هەیە لە هەرێمی کوردستان. 250,000 تەن بەرهەمی ترێ لە هەرێمی کوردستان هەیە. ئەتانزانی 250,000 تەن ترێمان هەیە گەنجەکان؟ ئێ باشە بەپێی ئەم فەرمایشتانەی جەنابوو بێکەواتە ئێمە لە ئەتوانین بڵین لە وڵاتە بەرەمێنەرەکانی ترین لەسەر گۆی زەوی. بێگومان ئێمە ئەگەر سەیری داتاکان بکەین ئەو وڵاتانەی کە بەرەمێنەری ترێنۆکو لە گرافیکەکەی جەنابتا باسی کرد، هاتی باسی ڕۆمانی کرد، بە یابان کرد، دوای چوویتە سەر یۆناان و دوای چووتە سەر وڵاتانی تر. ئێمە ئەگەر سەیری کوردستان کەین لە ناوەڕاستی ئەم وڵاتانەیە بەراوردی کەین بە وڵاتانی ئاسیا جارێ ئێمە بە پێی گرافیک کە بینە خوارەوە یاخو بە پێی داتا بینە خوارەوە لە میسر و لە سعودیەوە دوای بۆ جەزائیر و لە دوای جەزائیرەوە بدێتە سەر ئێران و لە ئێران و دێتە سەر عێراق، لە عێراقیشە هەرێمی کوردستان. یعنی لە تەسولەکە ئەگەر سەیریکەین هەر لە کاتی خۆشیە لە چەند هەزار ساڵە پێش ئێستا یعنی پێنجەم و شەشەم وڵاتی بەرەمێنەری بەڵێ دەتوانین بە تەسەسول سەیریکەین. پێنجەم و شەشەم وڵاتی بەرەمێنەری ترێ لە جیهاندا لە خۆرهەڵاتی ناوەڕاست و لە وڵاتانی خلیج. دوای ئەوە ئەگەر مقارنەی بکەین بە وڵاتانی یۆناان و چیک و پۆڵانیا و ئەوروپا و ئەمانە ئەتوانین بڵین لە دەیەمین وڵاتانی بەرەمێنەری وڵاتی جیهان دەتوانین لە ناوەڕاست ڕۆژهەڵاتی ناوەڕاست بینێمە. چکە سەیری عێراقکەین عێراق بە کۆی گشتی 636,000 تەن ترێ بەرهەمە هێنێ کە لە شەشەمین تەسەسولی وڵاتانی و عەرەبیایە لە ناوچەکە. هەرێمی کوردستان لە 150 و بەرەژووری ئەو بەرهەمە بەرەمەهێنێ کەواتە ئێمە بەشێکی گرنگی بەرەمێنانی ترین لە ناوچەکەیە ئەتوانین بڵین زۆر سوود لە بەروبوومەکانی ترێ بۆ وەربگرین چ بۆ بازارکردن چ بۆ پیشەسازی بەس ئەمە کەی سەیریکە
کەی هەرچەندە من خاڵی گەشت زۆرە باسی کەم یعنی هی ئێوەشی وەزارەتیشی حکوومەتیش هەر قسەکانە ئیتریا زۆر دیبلۆماسیانە هاتیتە مۆزوعەکەەوە زۆر دڵمە خۆش کرد بەڕاستی نەبێ گومانەمە حقیقەتەوە من چەند داتایەکی شەهی بەرنامەی ڕابردوو ئەمێ لێرەیە ڕاستی ئەنجام منیش نامێ سەر و دڵی تۆ بگرم بەڵام بەڕاستی نازانم خەتای کێە بەڵام بەڕاستی بینەرانی بەڕێز وڵاتێک هەیە ناوی هەرێمی کوردستانە هەزاران بێکاری هەیە بازاڕەکەی پڕە لە شەکرا و بە ناوی شەربەتی مێوژەوە زۆربەی وڵاتانی دنیا و ڕۆژەڵاتی ناوەڕاست شەکراوی بۆ نێرن بە ناوی شەربەتی مێوژەوە مناڵەکانی موادی حافیزە ئەخۆنەوە کەچی دەیەم وڵاتی بەرەمێنەری ترێ لە جیهاندا پێنجەم وڵاتیشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و تاوەکو ئێستا جوتیارەکانی ئێمە وەکو سەردەمی باوباپیرانمان وەکو ئەو سەردەمەی کە زانکۆمان نەبوو تا ڕادەیەکی زۆر ئەتوانم بڵێم هەر پشتیان بە سروش بەستووە لە کاتێکا وەرە ئەم جوتیارانە فێریان بکەی وەرە خولی بەردەوام بکرێتەوە وەرە وەزارەتەکەی ئێمە وەکو وەزارەتی نەوت بیکەین بە وەزارەتێکی سیادی وەرە پارێکی باش بۆ توێژینەوە تەرخان بکەین سەیری بکە بزانە ئەم وەزارەتە چەند گرنگە من ڕەخنەم لەم وەزارەتە زۆرە بەڵام نایڵم لەبەر یەک سەبەب نایڵم لەبەرەوەی ئەزانم چەند وەزارەتێکی دەست بەسترا و هەژارە لەبەرەوەی ئەزانم وەزارەتێکە زۆر جار بڕیار دەرەکات لە سنوورەکان جێبەجێ ناکرێت اینجا کۆمەڵە جوتیار لێرە ناکرێت نەچمە لای ئەوان اینجا دێمە لای یەک ملاحەزەی کورد بۆ جەنابەت بۆی مافی بەم بەڕێزانە نەخۆم ئەوەی کە ئێستا باسە کرد نا جوتیاری ئێمە ئێستا بە کلاسیک بەرهەم ناهێنێ جوتیاری ئێمە ئێستا بەرەو دروستکردنی باخی مۆدێرن ڕۆیشتووە تەنها ئەگەر سەیریکەین لەسەر ڕزگار من زۆر جوتیارەکە دەبم پرسی شەپەیەکەم بۆ بەرنامەکانی ترم سەیریکە آخر وا قسە نەکەین کە دڵنیا بە من حەزەکەم زانی ئەعدامم بکە نەگەر لە خۆمەوە قسەم کرد حەزیش ناکەم بێمە ناو قسەکانتەوە ڕاستەکەی هەندێک مەحاولە هەیە بەڵام لە چاو ئەو داتا و ڕقەمانە و لە چاو ئەوەی کە من سەردانی شوێنەکانی کوردستانەکەم هێشتا جوتیاری ئێمە تەنانەت فێر نەکراوە چۆن هەنار لێ بکاتەوە فەقیرە من ئەوەش بۆ ڕاستەکەمەوە ئەگەر ئیجازەم بەی دوایەوە ئێمە بەنسبەت ترێەوە ئەوەی کە باسی کرد دەرفەتی کار و ژیان بۆ خەڵک ئێستا حالیان زیاد لە 15,000 جوتیار خەریکی باخی ترەیە ئەمە بە داتا پێتەڵم دوو بابەتی ترێ لە ئیستایە بۆتە بابەتێک کە لە ساڵانی ڕابردووە ئێمە هەمومان چاگەزانین لە قەیرانێکی دارایی ئەژیە وڵاتە و هەموو وەزارەتێکیش پێویستی بە بودجە هەیە بزاد وەزارەتی کشتتوکاڵ پێویستی بە بودجەیەکی سیادی هەیە باشە من ئەم قسانە من کردم ئێستا خۆ من وەزیفەکەمەوە نییە من ڕخنە لە تۆ بگرم و تۆ جوابی من بیتەوە هەردووکمان یەکتر تەواوەکەین دڵنیا بە لەوەی من نەهاتوم لێرە پرسیارێک بە تۆ بڵێم کە وانە والله هێشتا زۆری ماوە جوتیاران ئەکیدێمە لە هەنگاوەکانی پێویستمان بەوەیە یعنی هەنگاوی جددی بنێ بەس من واقعی وەزارەتەکەمت پێڵێمەوەی کە لە دەستمانە بۆ توانێمانە ئیشی لەسەر پرسیارم واقعی هەرێمی کوردستان ئەڵێم قسەی دڵی جوتیارەکانەکەم تۆزە پێش پرسیارەتێمان لە تۆزە پێش سشپشانمان تەسەورەکەی هەموو پیاوە معقولە من فێریان بکەم بەڵام من سپاس دەکەم یعنی داتاکانە هیچ ملاحەزەیەکم نییە لەسەری تەنیا تێبینێکی من لەسەر قسەکانەوەیە تکایە بەکەم ڕازی مەبن بەکەم ڕازی مەبن هێشتا کەمە ئەستن ئێمە بەکەم ڕازینی ئێمە خۆ تەزانی وەزارەتێکی میهنیە و ئێمە مانانیش و جەنابی وەزیریش خەڵکی میهنی نەمانە ڕێزم بۆ جۆدەکانی جەنابی وەزیر و هەمووتان خزمەت هێشتا کەمە ڕاستەکە ئێمەش ئەگەر هەر لە کابینەکەی ئێوەدا کۆمەڵە پرۆژەی گەورە کراوە تێگەی هەر لە وەزارەتەکەی ئێوەدا کۆمەڵە کاری گەورە کراوە بەڕاستی خواستی خەڵکی بەرز کردوێتەوە خۆتان وامەکەن جارێکی تر خەڵک وا لێ بکەن بەکەم ڕازی بێت خەڵکی کوردستان ئەبێ بەکەم ڕازی نەبێت ئێمەمانوێ بە زانستی و بە پراکتیکی بەخوا منیش داوای زانستان لێکەم شتێکی لە زانست کەمتر ناڵێم حەزیشم لە داتاکان تا ئاها سەیریکە بینەرانی خۆ ئێژا ئەزان نەمە بەرهەمی شوێیە من هەستەکەم ئەم ماوەیە غەدرم لە دهۆک کردووە ئەوە تری دهۆکە دهۆک دوو جار بەرهەمی هەیە هەم تری بەراوی هەیە هەم تری دێمی هەیە ئەمە بەرهەمێنەرەکەی ئەم پیاوە خۆشەویستەیە یاخوا بەخێربێی مامەسا عەبدوڕەحمان ئەمە هی گوندی باگێریە خۆت ترێ خۆی
کام جۆرە و حەز لێیە چەند جۆرترێتەیە خودی تقریبا 63 صنف دەفمە بەس هەندێک چەند دۆرن 63 جۆرترێ هەیە لە بەێ یەتین بەس هەندێک چەند دۆرەکەن و ئەم چت گەری نەفتریە تجاری خەلک چاوە تریت خۆت خەلک تریب چاوات خۆت نەب تامێت خۆت هەر تشتێکی جوان بیت خەلک بە خود دەتەوی چاوات شتیت خۆت وێژە ئەم لێت گەرین کە کیش جۆرێتری ئیشی توی مازنن لەو نیوی جوانە بۆ بازاری ئەمی چینی بەس تۆمەویژی گەلەکە خۆشە وەڵی من لەوەتەی بەرنامە لەسەر ترێ و هەنارەکەم نەوسن بووم بێبینەران ناخۆش ئەو دەنکا خۆم وەچمە ناوبڕ بێەوەش ناخۆش ئەوە بۆتان هەبی خۆن تۆزێکی تر ئێستا ئەمەوە بینەرانی خۆشەویست ڕەبی دەستی خۆش بێ مام عەبدوڕەحمان ئێوە دابەشی بکەن لە سەرودەنکی لێ بخۆن باش ئەوە با بڕوات باشە ئەوە میوانێکی تر فەرمونون میوانێک هاتووە فەرموو براجان بەڕاستی دڵخۆشمەوە بینە ئەمە هەژەندی بەرنامەکەمە هەمووتان ئێستای ناسن ئەوە هەڵاڵە خان بە ئەم مایکە بێنم هەڵاڵە خان یاخوا بەخێر بێ چۆنی ئەوەڵی دروستە کرد براندەکەەوە بەخێر بێ بەخێر بێ سەرچاوم زۆر زۆر خۆشحاڵ بوو با مایکەکە و بەڕاگرم ئەمە وەرە ئێرە ئەوە براندەکە و دروست کرد وەرە ئێرە با کامێرا بۆ بینە بەخێر هاتنی میوانە بە ڕێزەکانەکەم سەرسەرم سەرچاوم دەستخۆشی لە جەنابتەکەم قوربانە بم ئەوڕ بە هەناری هەڵاڵەخان کەوتە بازاڕەوە کردم بە براندێک لە پشتی ئێوە دەستان خۆش بیاخۆ زۆر سپاسدانەکەم زۆر سپاسی کەناڵی ڕووداوەکەم سەرسەرم سەرچاوم سەیری ئەم لا بکەی با کامێراکە ببینە ئەوە ڕوبە هەنارەکەیە کە هەڵاڵەخان لە هەڵەبجا بینیتان خۆی دروستیە کرد دەستە خۆش بێت هیوادارم ڕۆژە لە ڕۆژان بەرەمەکانی تری هەڵەبجەش ببینم براندەکە و زۆر ئینشاءڵڵا دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس زۆر جوانە یاخوا بەخێر سەرسەر با هەر لێرادای بنێنە تا ئەخیر باشە یاخوا بەخێر بێ دەستە خۆش بێ کاک ڕزگار دڵخۆشی بەما چیڵی بە خەڵکی کوردستان دەستخۆشییان لەکەم زۆر سپاسیانەکەم هیوادارم هەمیشە هەموو کاتێک بەرهەمی خۆماڵی بکەن بە براندێک بوو خۆیان ڕسمی براندەکەش هەر جلی ناو بەرنامەکە لە گەورەتری بکەرەوە ئیشاءڵڵا ئەی دوای بەرنامەکە خەڵک پەیوەندی پێوە کردی لە دۆ سلێمانیەوە لێرەوە زۆر 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 سپاسی خەڵکی هەولێر و دهۆک و زاخۆکەم بە تایبەت ئەمانە زۆر دووبارەش داوایان کردوتۆ بەڕاست زۆر زۆر لە هیچم نەماوە هەفتەیەک وەساندونم بۆ هەفتەی ئایندە وتمە دروستێکە هەرچی بەرنامەکە هیچ نەما لە هەڵەبجە ناوەڵا هیچم لە دەروی وڵاتیش داوایان لێ کردووم تقریبی 50 کیلۆشم نردۆتە دەروی وڵات ئەی لەخوا بەزیابە ئەی گەنجی هەڵەبجە و خستە سەرکار تقریبی 5 خستۆتە سەرکار ئەی یاخوا پیرۆزە سەلامت بیاخۆ زۆر سپاس سەلامت بیاخۆ دەفچە لە ئادامیشا بەخێر بێی سەرسەرم سەر چاوم یاخوا بەخێر بێت ئاها چەند دڵخۆشن میوانەکانم چەپڵە بۆ لە ئێن بینەرانی بەڕێز سەردانێکی ڕواندوزم کردووە با بچینە ناو باخەکان و دوای ئەوە لەگەڵ میوانەکانم دەسەکەینەوە بە گفتوگۆ ئەمە دۆڵی ئاکۆیانە ئێرە مەملەکەتی ترەیە ئێستا ئێمە وەکو کورد سەرود و سەد زۆر ترێمان هەیە کامیان زۆر مەشهورەوەی خۆمان ڕەشمیرەکەی خۆمان زۆر زۆر تایبەتە ئەم تۆڕە بۆ چییە؟ ئێمە لی ناکەینەوە بۆی خۆی بێت بە مێوژ وەڵای ئەمە سەرنجڕاکێشە بەس ئەمە لە چاوی کوردیا لە ترێ ناچێ قەناوێکی تری بۆ بدۆزنەوە هاتۆ حیسابکە $10 خوارد هەڵەبجەت خۆشەوێ ها لە ڕەواندزەوە بەخوا ئەو هەڵبجەم ئەوەدە خۆشەوێ ئێستاش پرۆفایلی فەیسبووکەکەم هەڵبجەیە ئەو بۆ باخەوانەکانی هەڵەبجە من خۆم بە خزمەتکاری هەموو باغەوانەکانی هەڵەبجە ئەزانم دڵنیا بن ئێوە هەر هەمووتان لە من باغەوانترن و لە من ماندیترن دەستی ماندیبوونی هەر هەمووتانمان ڕووداویش هەر خزمەتکاری هەڵەبجە پێت خۆشە ڕوودا و هاتۆتە باخەکەت بەرنامەکان زۆر گرنگن چییە ئەمە بێژنگی دەکەیت لە ڕەشمیریە پێوژی ڕەشمیریە کاکڕەنج ئەمەیان چییە؟ ئەوە کاکڕەنج ئەوە ترەی ئاسیانە
ئەم هەنجیرە ئەمە لە هیچ کێوان دەچێت بەێ ئەوە ئیت کاکڕنج پاشای گەورە عمەدەلا هەنجیرەی هەن باش و خۆشە بەس کاکڕنج دەبیت و دشمەلەکەی خۆش خۆی ئەس لە چێ مێژانەوێت دەم با ڕەشمیری من و تۆ لە ئەنگری شتی کوردی کە بەسە توێکەی کە تامیان کە کاکڕنجدا خۆزان تامیان کووە آخر بیبەرەکە تام کەمە بێت هەست لێ ئەوانە گەڕێوانە مەخۆ کاتتان باش بەڕێزان سڵاو لە تۆش کاکەڕەنج قوربانتم سەلامەت ئەوە بە پیاسە ئاوا بڕین بۆ ناو ڕۆزان فەرموو دیارە ئەمە دۆڵی ئاکۆیانە ئێرە مەملەکەتی ترەیە بەڵام خۆی کورد دەڵێ کە گەلاوێژ کەوتە شەوێ دەست بە بۆ باخەڵی مەوێ یعنی ئەو کاتەی تر پێگاوەنیە بەڵام ئێستا ئێمە چوینەتە پاییزەوە گەڵا ڕێزانە و زرد بووە بەڵام هێشتا هەرتری پێوە شکر بۆ خی گەورە وانە تاکەی پێوەتی گەلک بە خێر هاتن سەرچاوە چاوەکانی ماچەکەم لێرەوە تا ڕوودا بە خێر هاتن سەرچاوە سەلامەت بیا ڕەبی بابڕون باپسی هەندێک ترێ لێ بکەینەوە چەند جۆر ترێ هەیە لێرە لە مەملەکەتەوە ئێمە ترێ زۆر هەیە و چەند ئەمش خۆم بەخۆم ئیشم لەسەر چەند زۆرێکی تایبەت کردی ئێستانێکە ینی خۆشببختان کە ئەرێم خۆم یانی هەموو کوردستان من خۆم بەی هەموو کوردستان ئەزام نەک بە تەنیا ڕەواندز و سۆرانەوانە ئێستا ئێمە وەکو کورد سەروی 200 زۆر ترێمان هەیە وەکو کورد ئێمە سەروی 200 زۆر ترێمان لێرە لە ڕەواندوزێ چەند جۆر هەیە ئێستا ئێمە قسە لە کوردی ئەسڵی خۆمان دەر کوردی ئەسڵەکەی خۆمان تقریبا نزیکەی 11 جۆری هەیە بەڵام ئێستا خۆشببختانە توانیتمان لە وڵاتان کامیان زۆر مەشهورە ئەوەی خۆمان جارێ من شینەوەی خۆمانەکە بەڵێ ڕەشمیری بەزەبت ڕەشمیرەکەی خۆمان زۆر تایبەتە جا ڕەشمیریشمان دوو هەیە هەمانە کەمێکمە لێو زەیتونیە درێژە هەشمانە ڕەشێکی بزمار کوتی زۆر باشە لەبەرچی خوتان ناوتە هێنانی تری دەرەوە و قەڵەمی دەرەوە لە کاتێکا ئێمە ڕەشمیرەکەمان بە جوانی بە دنیاە ناسانوە بەڵنیایەوە ڕاستەکەی کاگرنج بەڵام ئێستا ترێ هەیە تری زۆر تایبەت هەیە تری ناوازە هەیە ترێ هەیە نرخەکەی سەروی دەوەرەقە دۆلار ئەک بابرێم ناکرێ ئێمە لەم باخا هەیە بەڵێ ئێستاچین $1000 پشتیوان بەخوای گەور ئێستاچین ئەیبین ئەگەر مابی هەرچەندە ترێکە لە مانجی حەف پێ ئەگات بەڵام هێشتا بە شێوەی گشتی بەو شێوەی بابرم دەناو تورەکانمان هەرگرتێ تۆڕمان لێدا ئەوە دیقەتی ئەوە ئەوە ئەم تۆڕە بۆ چییە هێشتا پێوەتی بەڵام کردوتان بە مێوش یا لێو نەکردوێتەوە خۆی بۆ بە ئێمە لێی ناکەینەوە بۆی خۆی بێت بە مێوش جاران کوردەواری ڕێزی مامۆستای ئاینی زۆر گرتی ئەمە پێی ئێرن مێوژەمەلا جابێ ئەوەی هیچ موبیل حەشەڕێکی لە دنیادەتی ژا و هەر بێت ئەو مێوژە زۆر تایبەتە تا 5 سانتیم و 6 سانتیم دێتەوە بەزەمە درێژکۆلە و باریکە ئەوە ناوە زانستەکەی مۆندرۆپا ئەمەش کوردینیان لە ئەسڵ ئەوە کوردینیە لە ئەسڵا ئەوە ئەمریکا و سین چاچیان کردیە لە ڕێگەی سەروی 100 زۆر ڕەشمیریەکە ئەبێ بە مێوژێتی جوان ڕەشمیری زۆر تایبەتە بەڵام بۆ مێوش لە ترێ خۆماریەکان ترێکمان هەیە پێی ئەرێن ترێ تۆری سپیدنگ درێژە لەگەڵ ڕەشی خۆماری قدیم ئەوانە لۆ مێوش زۆر خۆش وەڵامی پرسیارەکەم هێشتا شەڕەکەمان تەواو نەکردووە ڕەشمیریتان نەناسانووە ئەم هەموو قەڵەمەت چیە هەیە ناوتانە لە وڵاتانەوە بەڵام کە 200 جۆرمان هەیە 10 جۆریمان ناسان بە دەرەوەی وڵات بەڵێ کاکڕانز ئێمە وەکو کورد دەماتوانێت ترێ ڕەشمیری کوردی بناسێنی یەکە لە باشترین ترێکانی دنیا ترێکی زۆر خۆشتەنا یەک مشکلی هەیە فرەکەی هەندێک توندا هەندێک معیدە ئەزێدە داتوانای خواردنی زۆر نییە بە حکمی گۆڕانی کەشوهوای کاکڕنج ئیحتیمامی زۆرم بە دارەدەگمەنەکاندا لەبەر ئەوەیە یا لەبەر ئەوەی کە لەبەر ئەوەی خۆتەڵی پێنجۆرە قەودەوەرەقاکە ئوستاژیان کاکڕنج دوو هۆکار یەکەیان گۆڕانی کەشوهوایە دووشیان ئێستا بۆ نمونە ئێمە ساڵانە کرێ بیری تیوازین ئیکارەبامان احتمالە نزیکەی بابرێم 56 وەرەقە بێتەوە من بە ترێکی ڕەشمیری نتوانم چلو بە هەزار فرۆشم بەس بۆ کارەباکی ئیشکەم بەڵام دێم لیش ترێکم زۆر تایبەت نرخی گرانترین تری غیرە کوردی کە فرۆشتە بێتە چەند ڕۆبی ڕۆمانەیەکە لە گران بەهاترین ترێکانی یابانی بەڵێ سەروی ئەوەیە کات سەروی دەوەرەقە فرۆشتە بەڵدا کۆنترین مێو لە ڕەواندوزە لە ناو باخەکانە عمری چەندە ناو ڕزی پاشای کۆرە ناو قەڵای پاشای کۆرە هەیە دوای نەمانی پاشای کۆرە شێشتا هەنار و هەنجیر و ترێکانیشی هەرماینە هەتا ئێستا بەڵێ ئەوە نزیکەی 200 سال بەرەو سەر یانی 200 و بەرەو سەرەیە پاشای کۆرە
وفاتی کردێ و قەڵەمڕەویەکەی ئەوە نەمایە بەڵام شتێکی زۆر تایبەترتان ئەو ترێشمان زۆر تایبەتە ئەوە زۆر نازدارە و ئەوەشی نییە ئەمە کوردیە؟ ناوەڵە ئەوەش ئەزنەبیە بەڵام شەکری نییە ترێکی زۆر خۆشە مەی لەو ترێکی مەی لەو تفتە زۆر خۆشە ینی خۆشەکەی زۆر تایبەتە ئەوەیان ئێجا ئەو ترێ بۆمایە لێ دۆڵی ئاکۆیان لە ڕواندز بەگشتی ئەوەی هات تەزرە هات تەزرە هاتری داوتی بەڵام ئەوە لە بەخانی زیرانەکەم ئێرانە هانەی گرتیتەوە تەزرە سیر کە چەند جوان ئەوە تەرزەلینەوە بۆ ئەوە تەزرە لێنێدا و زۆر جوانە و زۆر تایبێتە بەڵام ها لە هەمان کاتیشا ئەوە ئەمەیان سپیە ئەویان ترێکی دیکەیە ئەوەشیان کوشمشە ئەویان بێدن کە ئەوە شەکرینە زۆر مهمە بۆ ئەوانەی شەکریان هەیە ئەمە ناوی چییە؟ ئەوەیان ئەمەش کوردی نیە؟ ئەوە ئەزنەبیە ئەوە پێی ئەرێن ڕەشی ئەفریقی لۆ شەکل زۆر باشە ڕێژەی شەکلی زۆر هێمەی لەو تفتە زۆر خۆشە بەس ئەمە تۆزە لە ڕەشمیرەکەی خۆشمانە چێ بەس تۆزە خڕترەوە بەزەبت بەڵام ئەوەیان ئەگە خواردنی بدرێتی زۆر تایبەتی بەڵام ئێمە ئیش لەسە ئۆرگانیک بکەین بەس ئەمەش جوانە ئەمەش کرێکی جوانە ها سەیری کە برادرە ئێجا ئەوە کوشمشەوە بدی کە بەڵام ئەوە نەتیجەی چییە ئۆرگانیک هەیە بەڕێزان ها ئەمە یەک دەرمانی نەکراوەتە نەتیجەی ئەو پەینەیە باشە بینیم کۆترە زۆر ڕاگرتەوە بۆ لەبەر خاتری ترێ و هەنجی ڕامەکدە بە تایبەتی باشە ترێ حەقی بە کۆترەوە چییە؟ حەقی پێوە گەلک زۆرە لەبەرەوەی جیقی کۆتر نان ناخوا بابرێم گیان ناخوا علەف ناخوا فقط بەبەست ئەم کۆترانی ئەم ناوەیە گین هیتر علەفە خواش بەڵێ ئەوەی مە تایبەتن بەس ئەسنەچایی و دێنەوە هەنی خوارد لە چیانە دێن یعنی ڕێکنەکەیان ئەبێ بە کیمیاویەکی باش سەمادێکی باش بەزەبت جیقەکەی وای کردیە میوەکان تایبەت ئەمە بکەرەوە بفەرم ئەوە بۆ ڕۆبی ڕۆمانە ماشەڵا یعنی ئەمە جارە نێکێنەوە با بچین بۆ ڕۆبی ڕۆمانە ئەمە هێشتا ترێدە وەرەقەیەکە و نییە نانە هێشتا ماتری ئەمانە هەرزانن ئەوەیان گرانە ئەوەشان سعدیان گران زۆر گرانین بەس نرخان لە دەوری چلوی دەوری 5,000 ئەوانەیە 5,000 دینارامە زۆر بەڵێ ئەویان بەدەیە ئەویان بە 5 بەڵام ئەویان ئیمانجی هەفتە پێگەیشتە لە مانجی هەفتەوە تا ئێستا هەرمایە ئەمە چەند جاری تر بەرەگرن ئەم تریانە بەخۆی ترێ 1 جار بەرەگری ئەگە 2 جار بەری گرت بەمانە ئەوەی نایە ترێکە تایبەتە بەمانە ئەوە دێت ترێکە ئەو ترێک ئێستا بۆرمونە مێو هەیە ئەوە گرنگ بۆ قسە کەواتە بە معنای ئەوە نییە یعنی سوڕی ژیانی تێک چووە 100 بەرێ و گۆڕانی کەشوها ئەوای کردی ئێستانێکە بۆ نمونە ئێستامە لە پاییزان لەگەڵ وەرینا نێزیک بووینەوە هەرمێ و سێ و عەلوکە و ئەوانە گوڵیان دایتەوە باشە ئەوە بەمانای باشی نایە بەمانای ئەوە دێ تووشی بەهاری دووەم بووە هاوین زەختی زۆر لەسە وە گەرمی زۆر وە ئەنی تووشی گۆڕانی کەشوها بووین لە تەمەنیشیان کورت هەیە هەر سوڕیشی تێک نەچوو بێ بە سروشتی دوجار بەربا بەخۆی هەیە بەڵام بە شێوەی زانستی دوجار بەر ناداتێت 1 جار بەرەداوتەوە مامەساعرێتری $1000 کەم نەدی با بفەرمو بابچین تامیشیکەین بەڵام پێشی بچین ئەبی تامی بکەی کە ڕۆبی ڕۆمان خوار خۆش بوو برەی خۆشە نەخۆش و برەی نەخۆش بەخوا من بەس ڕەشمیریم لا خۆشە ئێزە بە ئەوی بخوا بەی لە ملم ڕکلام ناکەم بۆ ڕۆبی ڕۆمان کاک گیان وەڵڵا ڕیلام بەخوا 1-2-3 کیلۆم دەرخوار بەی هەر باشە زۆر باشەوە بۆی خەڵک خوباتەوە بۆی دکتۆرەکانمان بزان بۆچی ڕەشمیری خەریکە کەمە بێتەوە بەرنامەکان زۆر گرنگن ئێمە زۆر دڵخۆشین کە ڕوودا و ئەبینین خاستن ماوەیە کە دەستان پێکرد زۆر بەچڕی ئەسنە ناو باغ ئێستا لە هەڵەبجەدی بینیم لە نێو باغی هەنار بوون زۆر درم خۆش خەڵک لەوێ خەریکی ڕووبە خۆشەوە ها لە ڕەواندزەوە بەخوا ئەو هەڵبجەم ئەوە دەخۆشەوە ئێستاش پرۆفایلی فەیسبووکەکەم هەڵبجەیە ئەوە دەم خۆشە ڕاستی بەرەوەی سڵاوی کاک تەحسینی بەخۆ سەلامیتیان لێ بکە من لە خزمەتیان داما بە خزمەتکاری هەموو بۆ باخەوانەکانی هەڵبجە من خۆم بە خزمەتکاری هەموو باغەوانەکانی هەڵبجە ئەزانم دڵنیا بن ئێوە هەر هەمووتان لە من باغەوانتن و لە من ماندیترن دەستی ماندیبوونی هەر هەمووتان مان ڕۆداویش هەر خزمەتکاری هەڵبجە من لە خزمەتتان داما کامێ ئادەی ئەمەیە بابچین نەوەڵە ئەلێرانێ لە من بیتەکەیە وەرە بابچین فەرمو کاکەڕانتزە ها ئەمە بزانم لی بخۆداخۆ ئەزانی گۆشت خابلی ئەمە ڕۆبی ڕۆمانە و نرخەکەی خەیاڵیە لە کوردستان و عێراق و سووریا و تورکیا و هەموو وڵاتێک ئەوە بەس ئێمە هەیتمان جلیشی لەبەر کردو ئەوە قابلی ئەوەیە خزمەت بکرێت کاکەڕانزەوە فشەنیە ئەوە فشەنیە ئەوە ترێدیکەنیە ئێجە بچی بیهاوێسە ئەگدینە بە سندۆق قالە بازاڕی بکەوی مێشوو مەگەز لێدا وەرێت ئەوە زۆر تایبەت و مهمە و کارتۆنی تایبەتمان بۆ بەڕاداندایە سندوقی
20 سانتیم بە 30 سانتیمی لۆ دروست دەکەم هەرچا دەورەی ئەەکەمە گەڵامێوی زۆر جوان ها گەڵامێوەکەشی چەند جوانە ڕۆبی ڕۆمان فرا خۆشە هەر زۆر تایبەتە زادە هینم قالبی جوانم لۆ دروست کردێ ئەوەیە کەم یان بەو شێوەیە کاکە ڕانکەلەی ئەەکەمەوە ئەوە دەبیت بە سەتەڵ بۆ نمونەها بەو شێوەی زەمبیلەیەش چەند جوانە لێ ئەەکەمە و لێرەدا ئەنێم زۆر تایبەتە ها ئێستا ئەوە بە هەم سەباەوە ڕابگرم بۆ بەڵێ ئەجە بازار ئەوەی دابنین حەزەکەی کاکە ڕانەوەی وەرە خوا مامەساوم لێگری هەر بیگرە تۆ ترێ ڕەشمیریت هەیە ڕێدێکی زۆر بە ناوی هەیە ئەوە ترێک هەیە یعنی قابلی خزمەتە بەڕاستی جا زۆر گەورە ئەبی بەڵام ئێمە هیچ موادێکمان نەدایتی ها بۆ ئەوەی تاقیکردنەوەی لەسەر بکەین ئیشی لەسەرەکەی ئەوەش دووەمەکەیتی ئەوە دووەمەکەیتی بابرێم ئەوە دووەمەکەیتی بەڵام ئەبێ کاکە ڕز لی بخۆی دووەمەکەی چیە؟ بەری زاری دووەمە دایتەوە لی بخۆ ئەخەوترێ زۆر گەورابی بەقە تۆپی فوتبۆل دێگە خزمەت بگرێ بەڵام زۆر ناوازە و خۆشە شتێکی زۆر ناوازەیە کامیڕەمانی بەڕێز خۆ قوربانت بووم ئەرەی تامی لە بەهشتە هاتی ئەوەندە خۆش تایبەتە هاتۆ عیسابکە $10 خوارد کاک معیدین کاک ئەحمەد تایبەتە ماشەڵڵا دەستەکانی خۆش بە بەس هەر ڕەشمیری خۆشترە لەوێ بڕیارتدا پشتی ڕەشمیری لە عاردی نەدایت لەمان ناگەم کاکە ڕات ئێستامێن بۆ نمونە ئەوە ترێکەمە باشە ئەوە لێرە موتور بەمان کردیا لە یەک موتور بەیە چمان کردیا ها ئەوە ڕۆبی ڕۆمانە گران بەهەیە باشە ڕۆبی ڕۆمانە لە تری خۆمان موتور بە کردووە 100% ئێستا ئەوەی ئێستا لە تری خۆمان متر بە کردبوو ئەی باشە کە لە ناوەیە ترێکی خۆشمان وا جوان دەرەچێت کە لە ناوە ئەیگرێت ترێکی خۆشمان وا جوان دەرەچێت زۆر تایبەتە دەکەواتە ترێکی خۆشمان پێویستی بە ڕەخسانی کەشەوە ئەو متر بەمان لێرە کردیا ئەوە شێوازی زیادکردنەکە چەند شێوازی زیادکردنی مێوە ئێستا لێرە قەدێکمان هێدەنا ئێرمان لە 1 2 3 4 لێرە 4مان لێ دروست کرد 5 6 7 8 9 10 11 12 13 14 ئەمە هەمووی بەیەکەوە ڕەگی تێکەڵ دەبێت ئەوە حەفدا بیرت نەچی وەرە قوربان حەفدا وەرە هەیە حەفدا هەیە لێرە جارێکی دیکە 18 19 20 21 22 23 24 دەگەس ئەوەکەی بێت بۆ 25 قوربان هەیە 26 27 28 29 30 باشە لۆ ئێرە دێتەوە وەرە قوربانە دەبم ها ئەوە 31 32 33 34 35 36 37 38 39 39 شترمان لێک متربی دروست کردی ئەمە نهێنی ئەمە چیەوە داوتە دووریوتە بەیەکەوە باشە ئەوەیان قەدێکی بەو شێوەیە لە کوردەواری پێی ئەگوترێت کوشەکردنەوە پێ دەڵەن چی کوشەکردنەوە کوشەی پێرن و کوشەشی پێرن جا هەر مەتەکەیەک ئەوە چ پێرن جا ئەو گەیانە هەمووی ئەبیتە ڕێک کە بۆ ڕێک لە بەهارە ئەو گەیانە بەڵێ ئەوە چاوکی پێرێن چاوکی دارە گەی دارە ئەمە ڕوانەزی پێرێن پۆخێداری پۆخێترەی ئەوان هەموو ئەبنە پۆخ ئەمە پۆخ لەباتی تا بەهارێ لەسەر ڕابوەستم سێ داری سێ پۆخی ئەوە بکەم ئێستا لێرانە هەر گۆبکە و یەک مێوی لێ دروست دەکەم ئێستا ئەو ڕۆبی ڕۆمانە وە ئەەکەم لۆ 2 ساری دیکە یعنی سەحری وەبینمە خوارێ ینی وڵات تعجب بن وعدت ئەدەمێ بە خەڵکی ژیا هەر لێرە 100% ئەیدەم بە خەڵکی با ئەنتاجی بکەم ئەیدەم بە خەڵکی شتەچی وە ئەەکەم ینی هەرجیفانی خۆم نەبی کاکە ڕەنج بڕواتە بی گوندی سەران خەڵک تێدا بووە گوندی گەرەوان گوندی فەقیانێ خەڵک تێدا بووە چاویداری نمونەی تێدا بووە گۆتیتی ئەو مێوە ئەوەندە وشێترێدا ئەوەندە ئەشکات ئەوەندە چیلۆ بڕوای ئێستا فەرمان بەرە ئێستا فەرمان بەرە ویش ئەکا لە ئەوی کوڕەکانی خۆشی ببن بە تەعین و داب مەزرێن یعنی نێن کاکە وەرە با دەست بقەرشەوە ئینتاجکە کەس بە معاشی دەورە من نابی درۆیە والله لە پاڵم حاشی ئیشی ناشەڕعینەکە دەورە من نابی خەڵک گوناع بەڕای من گوناع ئێستا من وەکو خۆم ئەگەر عقوبەتی هەرێمانجێ 10 ملیۆن دینار دەتێ بە قورعان دووبارەیە
خوا دەست خۆش بێ ئەنجا من ئەچم براژنم ئیلهام خان وەنا بەڵێ ئیلهام خان قەیناکە بچم لەگەڵی شات زۆر احتیاجە فەرمو بێکەوە گفتوگۆ کەن و ئەوەی شەرویش نەکا لە من ئێوە دەستان خۆش بێ خواحافیز بەخێر بێت قوربانە بم با بچمە خزمەت بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێ ئەوە چۆنی ئیلهام خان بەخێر بێسەر چاو کاکڕەنز یا خۆ بەخێر واڵت کووا بەخێر بێسەر چاو فەرمو یا خۆ بەخێر خاڵم هاتوومەتە ماڵتان لەم گوندە جوانە خۆ بەخێر سەر فەرمو دانیشە سیحەتت دەبی چاچی بخۆی هەندی ئینشاءالله باشتەکانت لۆکم فەرمو یا خۆ بەخێر سەر چاو سەماوەری شتدا ناوە ئەرێ وەڵا بەس دەبی ئینشاءالله چای بەقەسپا بخۆی ئەمە قەت شەکری بەکار نانی بەڕاستە ئەرێ وەڵا یا خۆ بەخێر سەر چاوم چییە ئەمە بێژنگی دەکەی ئەرێ وەڵاهی خەریکی چاکردمێ مێوژا بوو بەس ئەم مێوژە لە کوردیش ناچێ بەخوا والله ئێوە ترێکە پێرێن مندرۆ بێدن کە کشمشە بەس زۆر زۆر جوانە خوا دەست خۆش بێ ئەمە هەمووی بەرهەمی خۆمانە بەرێ هەموو لێ بەخۆ چاکردیارێ دەست خۆش بێ ئاخوا سەلامەت بیا خۆ بەخێر سەر چاوە لەوەرەوە ئێرەوە تۆ منە چمە ئێرەوە با کامێراکەش بە جوانی ببینە یا خۆ بەخێرن سپاسە دەکەم ئەمە بیبەری تونە و ئەمە سماقە و ماشەڵڵا فەرموو فەرموو دانیشە ئاتۆزێکیش بۆم باس بکەم شتانە چی و چین و هەندێکی ناناسمەوەزانی ئەوە نان علوکەی نەڕەش علوکەی ئێڕەش بەرێ ئەمە بە هەڵوژە دروستی دەکەیت بەرێ ئەرێ وڵا ئێوە پێی دەڵێن علوک ئەرێ وڵا ئەمە پێرێن علوکەی ڕەش علوکەی ڕەش ئەوە علوکەی زەردە ئەمە هەڵوژەی زەردە ئەمەش هەڵوژە خۆیەتی ئەوەش علوکەی زەردە هیچکەکەی ئەمەش هەموو هی بەرهەمی باخی خۆتان بەرێ هەمووی باخچەی خۆنە ئەوەش ئی قەیسیە کاکڕەنج ئەوەش نانە قەیسیە نانە قەیسیە ئەی ئەمە ئەوانە زۆر جوانە جێژی نەخۆیتن بە خۆنێ بەرهەمهینانە کاکڕەنج باشە بەس لە کێوان دەمکەکەی وا گەورە نییە ئیلهام خان والله ئاخرەوانە برێمچێ بە خۆنێ بەرهەمهینانە بەربوومی دەستی خۆنە وڵات جوانە کتکەشن هەتلەیدان لە سێوا گەورەتر لە فەریکە سێوە ئەمە متوربەی دەکەن بەرێ ئاوا پێدەگەن بەبێ کیمیایی و بەبێ هەموو ئەمە چیمیا شتیوانە بەکارنانی لۆ دار و باروشتیوانە ئەمە هەم بەدەستی خۆ بەرهەم بینین بۆچی کیمیایی بەکارنان واللهی ما ئەو مادە ئافیسە خراپە لۆ دار و بار و لۆ خواردن و لۆ هەموو شتێک خراپە بۆ نەخۆشی بۆ نەخۆشەرێ وڵا بە خۆزان ئێستا وەزفی کورت کۆدە نەخۆشی ئەم هەموو شێرپەنجەیە هەموو هیچ شتی بێگانەیە لە ئەرێ وڵا هەموو ئێوە لە خۆتان حرام کردووە ئەمە ئەو شتە هیچ بکار هەموو بەدەستی خۆ بەرهەمدیلین و ئازریەکەین و بەخۆ لە خۆدستانی ئەخۆی کاکڕنج ئەوە لەتکە تەماتەیە ئەوە بیبەرە بەخوا ئەمە تەماتە ترشەکەی وشکەوە تەماتەی خۆمارینە بەخۆ ئەچینین و هیچکەکەی دەستە خۆش بێ و لەشە ساڵ بێ بەس جۆری مێوژە زۆرە و جۆری وانە ئەم مێوژە فەرقی چیە لەگەڵ ئەم مێوژانێتتر ئەمە لە ڕەشمیریە چێ مێژی ڕەشمیریە کاکڕنج یعنی زانیمەوە بەرێ ئارێوەڵا ئەوی دیکە ئەمەش هەر ڕەشمیری ئەوەش هەڕەشمیری بەڵام دادە ئیلام ئەمە سەرنجی ڕاکێشام ئەمەیان چییە؟ ئەوە کاکڕنج ئەوە تێی ئاسیانە ئاسی ئەمەیانی کوردینی ناوەڵە کوردینیە ئێجە هیچکن کردیتەوە کردیت نەمێوش ئارێوەڵا ئەمەش بە چێژ و تامە بەلایەوەکو کوردەکە بەخوای زۆر بەتامە بەس برێم شتی کوردەواری هە بەتامترە لێی ئەوە کە بەس زۆریش بەتامەخوا دەستە خۆش بێ ئەم هەنجیرە ئەمە لە هی کێوان دەچێت بەرێ ئەوە ئیت کاکڕنج هەندە پێرێن تەوسکە هەندە پێرێن ئەنە هەندەکەی چای پێرێن هەندە پێرێن تەوسکێت ئەوەیە تەوسکە ئەمە بەدەستی خۆت لە چای بەرێ ئەرێ وڵا لە کێن دەردەیچنی ئەمە ئەوە لە شاخات دە ئینا باختۆشتی وانە نییە ئەمە کێویە بەرێ بێ ئەو بەرهەم بێ ئەوە ئەمە دێمیە بەرێ ئادێمی بەڵام ئەمەشی باخی خۆت ئەوە باخچەی خۆتنەوە هەنجیرینە ئەمە دەلاون دەگەی پاشای گەورە ناویچە پاشای گەورە ئەمە دەلاو هەنجیرەکی هەند باش و خۆشە هەموو شتەکان بەڵام ئەم جۆرە مێوژەی تریش لە ڕەشمیری ناچێەوە لە ترێ ڕەش دەچێ بەرێ ئاویش ترێ ڕەشەمانە هەموو بێ ئێستا بن ترێ ڕەشێ هێمە لە باخچە ئەنوانە ئۆترێنێ هەیە ئەرەوەڵا بەس ئەوەش کوردیە یا چیەوە ئەوەش کوردیە و ناوە کوردینە کردیت مەکشمەش ئەوەش نوعچکەیە تەماتە بەرێ لەتکە تەماتە بەس کاکڕنج دەبیت و دیشمەلەکەی خۆش بخۆی ئێجا ئاس لە چێمە وژانە باوێ لە سلێمانی پێڵەن دژ لەمە ئێواڵەن دژمەلە ئەمە پێرێن دیشمەلە دیژمەلە بەر ئەرێوەڵە بەس کاکڕنج ئەس لە چێمە وژانەوێت دەم با ڕەشمیری من و تۆ لە ئەنگری شتی کوردی ئەرێوەڵە ئێجاوە ڕەشمیرینە عافیەتی کە ئیشاءالله سپاس دەکەم یاڵی دەستە خۆش بێ چاکەش زۆر خۆش بوو بەرهەمەکانە زۆر خۆش بوو هەر سەیری ئەو ڕەنگ و شتە سروشتیا جوانە ئەوە شتێ بە خۆ درت خۆشە بێگە دەش خۆی چاوی لێکە بەسە توێکەی کە تامیان کە کاتڕنجدا خۆزان تامیان کووە آخر بیبەرەکە تام کەمە بێت تا سلێمانی لەوانە گەڕێوانە مەخۆ ما شتی دیکە بەرهەم بینە لەوا گەڕێ ئەوە هەمجیرەك لەبەر
زۆر زۆر خۆشحاڵ بووم جارێکی تر هیچ پێویستیە ئەمرێ خزمەتە بەخۆشی بچین بێنەوە بە سەلامەتی بەس خۆشیێنگۆ بە خێر بن سەر چاو خوا خەڵکینە هەر کەسێک هاتە ڕەواندوز حەقا ئێرە فەرامۆژ نەکەن بەڕاستی ماڵی کاک تەحسین هەر بە تەنیا ماڵێک نییە بەڕاستی شوێنێکە بۆ کوردایەتی بۆ بڵاوکردنەوەی بەرهەمی ڕەسەن و جوان و سروشتی ئەوە پێشم وتومە حەقە تۆ ئەم ماڵە لە ناویە مارکێتێکی جوان بازارێکی جوانی کوردەواری دروستکەی حەق نییە یارمەتی بیتخوا بەرێوەڵە ئەو هەرچی دێمە لە خزمەتی ماوە پێکەوە هیلاک دەبێ زۆروانا بەیەکەوە هیلاک دەبن دۆریاکە ئەودان کردو یاخۆ بەخێرێ هەر دەوروبەرێ ئاوا بەرهەمی دەستی خۆت بەر سەلامەت بی خۆش بیاڕەبی بەخێر بەسەر ناڵەکان بەخۆش سەلامەت بی خۆش بووم لەسەر ئەم سەکۆی ئەم قسە خۆشانە بۆ کردین هەموو دەمێ هەرێ دڵخۆش و تەمەند درێژ سەرکەوت ببن بەخێر بەسەر چاوە قوربانت ئێمە بەجێتەیاڵین تۆ دانیشە زۆر زۆر سپاس خۆ بەخێرە ناوەڵا بەخێر بەسەر زۆر زۆر مەمنون سەلامەت یاڕەبی دنیا ئاوەدان کردو بەخێر بەسەر چاوە کاکڕم یا خۆ بەخێرن بەسەر چاوم بەخێر بن یا خۆ بەخێرن سەر چاوە بەڵە جارێکتر سلااوان لەبێ هیوادارم هەمووتان دڵخۆش بووبن لەو دیمەنە دڵڕفێنانەی ڕواندوزدا ئەزانن کێ لێرە سێ لوتکە سێ باخەوانی نمونەیی بەرەمێنەری ترێ کە ئەگەر ئینشاءڵڵا لە ئایندەیە باشتر بازارگەرمی بۆ بەرەمی خۆمان بکەین ئەو کاتە جوتیارەکان و باخەوانەکان ملیۆنەرەکانی کۆمەلگا بن ئەوانی شەرێکە لە بەڕێزان کاک عەبدولکەریم چنگیانی لە شارباژێر کاک عەبدوڕەحمان باگێری لە گوندی باگێرەوە لە دهۆکی ڕەنگین هەروەها لە عنکاوی شیرینەوە لە هەولێر لە پایتەختی کوردستان کاک سەلوان سەردار بەخێراتن سەر چاوەکانم بێ پرسیار دێمەلاو چونکە بەڕاستی تۆ لێرەبی عیبە من باسی ترێ بکەم چیەڵی لەسەر ترێ بۆ خەڵکی کوردستان وڵای ترێ میوەیەکی جوانە سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم و بە خێراتنی میوانی بە ڕێزەکانەکەم ترێ لە کوردستانە بەرهەمێکی زۆرمان هەیە ئێمە و کاک ڕزگار ئاماژەی پێدا بەڵێ ئەتوانین بڵین کە 250,000 تن بووە نەگێستە لە ڕابردووە بەڵام ئەم باخانە بەداخەوە هەمی بەرەو وێرانی ئەڕۆن لەو دەڤەرە و سنوورەی ئێمەدا ئەویش بۆچی یعنی بە چەند هۆکارێک ئەم باخانە پیسیان بە ڕێگەوبان هەیە هیچی ڕێگەوبانی نییە هەمی بە سەخت و بە کێوەکانەوە و بە هەڵدێرەکانەوە کاتی خۆی کە بنیاتیان ناو و لە سەرەتاینەوەکانی شاکە خەڵقی بە گوڕوتینێکەوە ڕۆشتەوە بۆ ئاوەدانکردنەوەی دێکان بە گوڕوتینێکەوە باخێکی زۆری ناشت و باخێکی زۆری ئەنجامدا ئەمەش ئێستا هەمی پێویستی بە ڕێگاوبان هەیە و پێویستی بە جادە و ڕێگاوبان هەیە هیوادارم داواکارم لە وەزارەتی ئاوەدانکردنەوە لە ڕێگەی ئەم کەناڵە بە ڕێزەی ئێوە کە یاسایەک دەربکەن بۆ ئەوەی کە ژێرخانی ئابووری وڵاتەکەمان ئاوادان کاتەوە کە یاساکە ئەو برگانەی تابێت کە ڕز و باخەکانیش بگرێت ڕاستە تا ئێستا بەشێکی زۆرتان هەروەکو باو باپیرانتان هەر بە سروشتی و هەر بە پاچ و هەر بە قوڕبەسەری بەرهەمێنن بەڵێ لەبەرەوەی کە ئیشەکەی ئەو هەیە هەموو ئەو ئیشانە بەو شێوانەوە هەمی کاری دەسە ئیشێکنێکە تۆ بە هیچ بۆ وەسایلێک بیکەی ئەمە ژووکو ئاماژەم پێ بەرەو وێرانی ئەڕوا بۆچی ینی یەکێک لە خاڵەکان کە ڕێگەوبانی نییە خاڵێکی ترمان هەیە کە ئەویش زۆر گرنگە ئێمە ساڵانە تووشی چەندین گرفت و چەندین ئاستەنگ و ئەوە دەبینەوە بۆچی کاتێک کە بەرهەممان پێگا بەرهەمی هاوردە نایڵێت ئێمە بە بازاڕی بکەین وە کاتێک ڕێک لەو کاتەی هی تۆ پێگا بازار پڕ لە هی ئێرانی و تورکی و نازانم هندی و ئیسپانی و ئەوەی کە پێی بڵێ ترێ لە علوەی سلێمانیا دێت ئەوەی کە پێی بڵێ میوە لە علوەی سلێمانیا دێت یەت لە هەموو لایەکەوە ڕاستە تۆ علوەیەکمان هەیە نووسراوە ئەلوەی سلێمانی بۆ بەرهەمی علوەی سلێمانی بۆ فرۆشتنی سەوزە و میوە بە کۆمەڵ بەڵێ زۆرتر قازانجەکە ئێوەی ڕەنجبەر و ڕەنجکێژ یان ئەلوا یان کەس هاوردەکان ڕاستەکەی لە هاوردەکارەکان بەرهەمی مادووبوونی ئێمە هیچنەوەن
ئەوان بەرهەمی ماندووبوونی ئێمەشنەوە لەسەر ئەو هەموو ماندووبوونەیە سیرەکەی لە کاتی پێگەشتنی بەرهەمەکانماندا بەرهەمێکی زۆرێتە بازارەوە ئیتر چ پێویستی بە بەرهەمی من هەیە چی پێویستی بە شتەکانی تر هەیە آخر بەس بەخوا میلەتەکەی ئێمە قسەی بۆ نەکراوە وەڵڵا ئەو بەرهەمانەی کە ئاوا جوانە و بریقەیارە و ئەوانە هەموو شتێکە بەس بەرهەم نییە وەڵڵا نابێ بەوەیەوە تۆزێکی تر با دکتۆر بۆتان باسکە فەرقی ترەی کوردی بزانە ئەو ترەیە بە چ قوڕ بەسەریەک لە هەناوی ئەو خاکە هەزار شتی سودبەخشی دەرهێناوە بە تایبەت دێمیەکە بشزانە ئەو بیانیە خۆ ئەزانێ بە چی بەرهەمیان هێناوە بۆ کوردێنێرن بۆ وڵاتان هێنێرن خۆ بەڕاستی پێ و بڵم ئێمە تاقیگەمان نییە هێش و بەهێش و پشکنینیان بۆ کرد بێ بزانە چەند نێمەوادی خراپی تێدا و چۆن بەرەماتۆ و پێستیسایدی پێوەیە پێوەی نییە وەنیە؟ بڵێ اینجا دوای ئەوە من تێناگەم هەموو ئەوانەیە وڵاتە بەڕێوا بن لە 92 خەڵک هاوارتان لێکا لە ڕێی خوا لە ڕێی پێغەمبەر خوابتان پارێزێ یعنی ئەو سنوورانە دوو مانگ ئەرێ دەسەڵاتتان نییە ئەرێ ناوێرن لە ترسی وڵاتان ڕای بگرن ئەرێ مناڵە دوێنم هاوارتان لێکا ئەرێ پیرە پیاوە دوێنم هاوارتان لێکا ئەرێ جوتیارە لە دەستان ماچەکەم ئەرێ ناوێرن بیگرن دوو مانگ چی پێچێ هەتاوەکو بەرهەمەکەی خۆمان کە بەو قوڕ بەسەریە سوێنە خۆم هیچ وڵاتێکی دنیا و ساڵەخانەی تیانە خۆمە قسەی من نییە بانگەشە بۆ هەناری هەڵابجا بکەم بۆ لە 2 مانگا بۆتان ناپارێزرێت ها ئەزانی کوردایەتی ئەوە بەپارێزی خۆ کوردایەتی بەزوتنی ئەی ڕەقیب نییە بە دەنگێکی گڕ و مناڵ ڕیس بکەیت و فەرمو ئەی ڕەقیب بڵێ حەزەکەی هەمومانە سەلێرە ئەی ڕەقیب بڵێن بەس هەر بازاڕەکە جوتیارەکە زەرەرەکە لە ترێکەی ئێدە ڕایگرن خۆ هەر ڕوو بە هەنارەکە زەرەرەکە ئێدە گوناحە مناڵی کورد شەکراوی دەرخوارد بن و کارگێکی گەورەی شەربەتی هەنار نەبێ ئێدە ڕایگرن 2 مانگ ڕایگرن ڕەحمەتتان لێبێ ڕایگرن خوابتان پارێزێ ڕایگرن ئەم هەموو هێزەی سوپا و سنوور و 1001 دا و دەستگامان هەیە بۆچی ماناگەر بۆ ڕاگررتنی سنوور نەبێ بۆ خزمەتی خەڵک نەبێ ئێدە ڕایگرن تۆ چەندێ زەرەرەکەی ساڵانە بەهۆیەوەی کە گریمان ئەگەر ڕای بگرن و ئەم هەموو داد و هاوارەی ئێوە بگاتە گوێی کەسێ لە وڵاتەیە تۆ نابی بە ملیۆنێر کاکی من کاک سەلوان زۆر سپاس لە ئەو دەرفەت وەزعی تۆ چی لێ ئەگەر ڕایگرن طبعا من خۆم تەتویر دەکەم یعنی بەرەو پێش دەیبم باخی خۆی خۆم بەرەو پێش ئەیبم ئێستا ئەم هەموو تریبیانی لە وەرزی پێگەشتنی تریا چ زیانێکی بە ئێوەی جوتیار و باخەوانی کوردگەیاندووە با من بۆ جەنابەت باسکەم ئەمن لە بابلێن دەشتی هەولێرە بە حیساب عنکاوە و جەوی گەرمترە لە شوێنی ئەو دوو جوتیارە بەڕێزانە و ترێ لە کنەمەڵە 15 پێرا دەگا یعنی حیسابی خۆت بکە 15 ئەمن ترێن بردووتە ئەلوەی هەولێر ترێلەی ترێی تورکی لە تەنیشت ترێیەکانی من دایناوە ڕێک لە کاتی پێگەشتنی بەرهەمەکەی کاتی یعنی حتا ئەمن پێم سەیرە کە ئەمە جەوی مەچەند گەرمە و چۆنی ئەو وڵاتانە یعنی ڕێک وەچی ئێمە پێرا دەگەیان ئەکید ئەوان دیارە یعنی نظامەکی متەتەوریان هەیە یعنی احتیمامەکی زیاتریان هەیە کە ئەو ترێوان بەو وەختە پێرا بگاتن و زۆر منافەسەی ترێی مەش دەکە دەست خۆش 6 جۆر ترێ لە باخەکەتە من هاتوومەتە باخەکەت مامەستای گەورە مامەسا عەبدوڕەحمان باگێری هاتوومەتە باخەکەت هیچی کەمتر نییە لە باخەکانی سکۆتلاند هیچی کەمتر نییە لە باخەترەکانی ئیتالیا تەنانەت لە باخەکەی دهۆک ترێ ئاوا خوار و خێر خێت نییە ترەکانی ئەڵەی چنارن ئەچمە باخەکەی جارێکی تر ترەکانیتان پیشانەیەم 6 جۆر ترێو هەیە لە کاتی پێگەشتنی بەرهەمەکەی تۆە تۆش ئەم زەرەرە دەکەی بەحسە جوتیارە نمونەی جوتیارە نمونەی ئەوێت هەنینە کاک محەممەد سەلیم بەربهاری ئەوان عادل برو حەجەری ئەزوگە بەسپۆن بینمە شەند ئەمەز لێرێ و کاک ئەحمەد سلو و لەزگین و اسماعیل ئاڵاکینی جوتیارە نمونەی شانازیتان پێواکەم بەخێر بێن پیچێکی تر مایک دەدەمە دەستێ جەنابێتە جەهێ شانازیەمەی ئەکەسوان بینم خۆدا لێرە شەرمت کەم حتا کورد خۆدانێوە بێ ئینشاءالله ئومێد هەیە بەلە بەسەر چاوە فەرموو
کەرم تێتە فەرموو ئەڵەم زەرت کردووە بەهۆی ئەوەی کە ترەی بیانی ئاوازەوە وەزارەتە چۆنێ گەلک هەوڵ دەتن و سنوور بێنەگرتن بەس دزیوە هەر تێتن وزارەت طبعا زەرەرە هەیە بەڵێ خۆ بە حساب وەزارەت هەموو ساڵێڵێ قەدەغەمان کردووە مامۆسای گەورە سەرسەرم هاتی قوربانێتەمە چ دەبێژی بەحسا ئەvە تێتەکردن کە ئەگەر پچێک نزیککی سەد گوتن کریارێک ناینێت سەد گوتن کڕیارێک سەد درۆ ڕاستێکێ ناینێت بە خودی ڕاست دەبێت ئەوە سی ساڵە نۆت ساڵی نۆت و پێنج حەتەنوکە ئەو فەلاحەنە قساکن گاسێکن ئێکە لە هاواری بێت نینە 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 بووە باشە کە تری بێگانە هەیە ئێمە محتاج یەک پیاون یەک پیاو کاتێک کە ترێکەت پێدەگا تری وڵاتان لەو قەزیای ترەنی تری بەتنە نییە بەڵێن ئەلێن ئەلفلاح معنە چییە معنە ئەلفلاحە فەلاح شێتکەت ئەلفلاح هزار لاح خۆلاحێک بەتنە نییە ڕاستە ئێمە ئەتوانین وا بکەین بە فەلاحی بە باشی بژین و ئیش بۆ گەنجەکان بە یاسا و ڕێسا بە قانون ناتوانن بۆ وا بێ ئومێد سێ حکومەت لە عێراقیایە یەک واستا یەک تاجر شنو سێم حکومەتە ئەتوانێت تجاری مانعەکە تشتێ دەرەوە نەینێت ئەگەر منع بکات تەسیرێوی چ دەبێت لەسەر بەرهەمێ خۆماڵی با 2 سال 3 سال گران بتن مەلا و معلم خاکەنە سێرگرت ئەروتی شەکەت ئەگەر 3 ساڵ ڕای بگرن مەلا و معلم دەست دەکا بە جوتیاری ئێستا جوتیار خۆی چ دەکا مەسەلە چیە مەسەلە 4 ڕۆژە سی گران ببتن تاجر هەمی دەرباسەکەت بە یەک تەلەفۆن ئەخر بەس گرانیش نابێ ئێمە 250,000 تەن ترێ بەرهەم بێنین بۆچی گرانە بێ بۆ میلەتی خۆمان دەکارین بشێنینە دەرڤەژی دەکارین سعرێویژی کەم بێ لە بازارە ناوخۆمان کاکی خۆمان جانم ئەمین ئامێدی شیرەتکاری جوتیارەیە لە ساڵی سیهان حەتەن و کە گاسێکت یا جوتیارە هەوە یا حکوومەتە هەوە 1 ملیم نهاتە پێش لە بۆ پاشەوە چەند جۆر ئەمڕۆ بەحسێ ترێ دەکەین بە پێی تەجروبێ جەنابێتە چەند جۆر ترێمە ئەسڵی لە دهۆکێ هەیە ئێلۆ چییە؟ ئەمە ترێ سۆمال دیتەمە لە عەلوە ترێ سۆمال سۆمال ئەمە گێزەری ئەسترالیا آخر قارە دیتەمە لە بازار ئەوە یعنی حیمایە فەلاح عالم ئەجیزە هەیە پێیشەکەت ئێمە بە خاکەناسیش ناکەن ئێمە ناتوانە هەڤرکی خەڵک بکەن ئەجیزە دەبینی هەندە جارە تەلەڤیزیۆن وەختە گێزەرە لە عەردیتین تەدەرێ سەنعەت ئێمە یەکێکە چاوە فەیدەیکەن مقابلی وانایشەکەن لە زاخۆ حتا حەلەبچە ببەتە زەراعەت بەشی 5 ملیۆن ئینسان هەیە کا ساحیبی ئەوواخە کا ساحیبی ئەو خەڵکە لە زاخۆ حتا حەلەبجە بەشی 5 ملیۆن ئینسان پێی دەژی و ئاواوی خۆمانە یەک کەس نینە ئەدەر ئاو هەمیتش لێ چێت بێت بەس کا ساحب کانێ ساحب نینە محتاجی یەک زەڵامی قەنجە زۆر سپاس ئینشاڵڵا بەڕاستی هیوادارم ئەم قسانەی تۆ هەتا ئەمن فەلاحی ڕقەمێک بی محافزە دهۆکی خەدڕەواتی 321 ساڵ خەدڕەواتم کردە بە مەکینە لە جۆگان بەس چمینە بەس خسارەت تراکتەرم فرۆت سەپیکەمە فرۆت مەکینە فرۆت ئەژیزە هەمی فرۆت دەیندار دەرکەتم قەرزار ئەوە بەری 3 ڕۆژە 250 دۆنەمەت هەیە و قەرزار دەرکەوتی قەرە قەردار ئەوە بەری 3 ڕۆژە پیاوەکەم دیت لە مەطعام گوتی وەڵڵەهی ئێمش ئیشی پەتاتەکەم 35 دەفتەر زارەرم کرد 35 دەفتەر خۆ کێمە پیاوەکەوێت بۆ ئەویشە پیاوەک زۆر سپاست دەکەم هەتا دنیای حەقە ئەو دەنگەی تۆ لە گوێی هەمومانە بزڕنگێتەوە بۆ ئەوەی کە بۆ ئەوەی نابێت خاوەنی خوددانی 250 دۆنم زەوی لە کوردستانە دەیندار بێ ئەvە 350 ئەvە بۆ خۆ بەرسەفا گەلک سوپاس بزانین وەکو کەسێک کە تۆژینەوەت هەیە لەسەر ترێ لەسەر و قسانەی بیستە خۆشە ئەوەی کە لە دڵتایە چییە فەرمووی
کاغڕنجیان دەستخۆشیتان لێ یەکەم بەڕاستی ترێ یەکێکە لە هەرە گرنگترین بەرهەمەکان لە کوردستانە. کوردستان بە وڵاتی بەرهەمهێن ینی لە ئەو وڵاتانەیە کە ترێتایە بە شێوەیەکی خۆڕسک لە سێگۆشەی نێوان تورکیا و عێراق و ئێران دۆزراوەتەوانێت کەواتە وڵاتی سەرچاوی کە بەرهەمێنانی ترێتوانین بڵێن کوردستانێکێکە لە ئەزەلەوە ئێمە خاوەنی ترین و ئێستا ئەو چەشنانەی کە هەیە زۆری چەشنەکان کە بڵێن ئەڵێن چەشنی کوردیە ئەگەری هەیە برابێتە دەری شەوانێ و بەکار هاتبێ و ئەگەریشی هەیە کە لە هیچ شوێنێک ئەو چەشنە دەست نەکەێت کە توێژینەوەیکی زانستی ڕازگۆیی نییە لەسەر تا ئێستا ترەکانی خۆمانمان تۆمار کردووە لە ژیاندا نەخێر یا ڕەنگە لێشمان دزرابێ و ڕەشمیریش دزرابێ بە دووری مەزانە. کاغڕنج بەڕاستی ئەمە پێویستمان بە زانستە لە ئێستاە لەگەڵ بەرهەمهێنانەکە ینی تەنها بەرهەمهێنانی ترێ جێگرەوەیەک نییە بۆ ئەوەی کە بڵێن ئێمە ئەبین بە وڵاتێکی پێشکەوتو لە بەرهەمهێنانی ترێ پێویستە زانستێک ئەڵاو بکرێ. ئەم نمونەیەکی بچووک ئەم ڕبەهەنارەی بەردەمان لە بازار ئێستا ڕبەهەنارێکی تیجاری هەیە ئەیێنن یان هەر کەسێ لە ماڵی ئێمەیە کە بیر لەوە بکاتەوانێ شتێک ترش کاردیان لیمۆ یان لیمەندۆزی بەکارێنێ. باشە ئەو شوێنانەی کە ترێکەی ناگاتە بەر ئەپوچێتەوانێ بە بەرسیلەی لی کاتۆکەیچێکە لە توێژینەوەکان لە زانکۆی سلێمانی کراوە ئەتوانێ وەکو گوشراوێک بیگوشیت و بیکەی بە شەربەتێک بۆ ترشکردن بەکاری بێنی یان وشتی کەیتەوانێت بەرسیلەکە وەکو تۆز بکرێ بە پاودەر بەکار بهێنرێ لە باتی دیمەندۆزی. کەواتە بەرسیلە ئەبێ خێر و بەرەکەتە وشکە بێتەوە ئەبێ بە مێوەش خێر و بەرەکەتە ترەیە خێر و بەرەکەتە لە هەمووی خێر و بەرەکەترە گەر بتوێت لەسەر کەسێکی بەڕێز لە سیتەک لە ناو خانووی پلاستیکیە بەرهەمی گەڵامێوی هەیە لە وەرزی وایە کیلۆیە گەڵامێ بە 35,000 دینارە ینی ترێت لە هەموو لایەکەوە خێر و بەرەکەتە. من ئەبواە بەس بە ترێت چەند هزار گەنجمان خساتە سەرکار وەڵاهی کاغڕنج بەداخەوە گەنج لەگەڵ ئیشات تەمەڵە. من کە ئەسمە منطقەی سەرگەڵ و بەرگەڵ و ئەو شاخانە بینم کە تریتیاکراوە وەڵی حەزەکەم یەکە کە فەلاحەکان ببین و دەستیان وازکەم کە ئەچێتە ئەو بناری شاخەوە بە بێڵ و بە خاکەناز خزمەتی ئەم وڵاتەکە. بەڵام بمانێت نەمانوێت ئێمە وڵاتەکەمان بەرەو گۆڕانکاریەکی گەورە لە ژینگەیە ڕۆیە کاگڕنج. بەس گەنجەکان سەیریکە ئێمە فێرمان نەکردوون فێرمان نەکرد خۆی بەڕاستی پێ بڵم بێئیشی زۆر خۆشە ڕاستی و پێ بڵم ینی لە ئینسانە چەندێ حەزی ئیشکردنەیە ئەوەندەش حەزی سراحەت و شتان هەیە زۆر هۆکاریش هەیە هانە دەدا بۆی بێ ئیش بیت بەڵام ئەبێ ئەم گەنجانە فێر بکرێت تخوا جوتیارەکانمان فێر کردووە تاگلەی لە گەنجەکان جوتیاری کورد تۆ سەردانی مەدانیت کردووە توێژینەوەت کردووە ئێمە لەم وڵاتە جوتیارەکانمان فێر کردووە چەند هەڵەت بینیوە لەم وڵاتە کە جوتیاری خاوەن 50 نمەیکە کاگڕنج بەڕاستی من لە زانکۆی سلێمانی ئێستامە بۆ نمونە من جوتیارێک لە منطقەی بەرزنجەوە پەیوەندی پێوە کردین لەسەر چەشنێکی ترێ کێشەیەکی هەبوو هەر یەک سەرستافێ دروست بوو چوینە ئەوێ کێشەکە و چێت توێژینەوەی قازە بۆ ئەمە ڕۆیە بۆ ئۆڕونە ینی پێویستمان بەوەیە فەلاحەکانمان بخینە سەر ڕێگایەکی ڕاستتر لە بەرهەمێنانە کەس فێریانەکە دانە بە دانەی فەلاحی ئەم وڵاتە دەورەی پێگەیشتووە دەورە ئەکرێتەوانێ بەڵام بەپی پێویست نییە پێویستمان بە زۆر زیاترە چۆ بەڕاستی ناڵێم ئەو گۆڕانکاریانەی کەش و هەوا کاگڕەنجە بێت لەگەڵ یا بڕۆین ئەبێ فێری ئەوە بین کە بە تایبەتی لە منطقەی ئێمەیە شارباژێر بەری خوارەوەی کە بەرەو گەرما ڕوە ئەبێت هاوکاری ئەو ترێ بکەی کە بەرگەی ئەو گەرمایە بگرێ ئیتر بە هەر ڕێگایەک بێت چەندین ڕێگا هەیە بێت ڕێگای دوانسییان بگرینە بەر بۆی کە هاوکاری بکەین ئەی ترەکانمان خۆیان نەگونجانوە کاگڕنج خۆی ترێ یەشێکە لەو نەباتان لەو ڕۆکانەی خۆگونجانێکی زۆر باشی تایە کە ئەچینە باسی ترێکی ڕشکەی دێمە بۆ بکەم کە ئەیبینی دەنگێکی پسکۆلەیە خەڵک بەراوردێکا بە ترێکی حەلوانی دەنگ گەورە بەلایەوە جوان نییە وەکو بەڕێزی فەرمووی حەزی لەوەیە حەزی لەو نییە بە شەرتێ ئەو کۆمەڵێک مەوادی زۆر باشی کۆ کردوتەوانێ بۆ بەرگریکردن لەو گەرماوکەم ئاویە ئەو مادانە کاتێک فینۆڵە فلاڤۆنۆی دژە ئۆکسیدانەکانە کە هەر یەکێ لەو مادانە ئێمە ئەیخۆین بڕواف کە سوودێکی زۆر 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 باشی ڕەنگە سێ دەنەکترەی دێمی کوردی 30 سەڵی قوربەسەر
بەقە یەک هێشووی گەورەی ترەی بێگانەی بریقەدار سوودی هەبێ بۆ زیاتر زیاتر لە بڕوا بکە کاغڕنج ترێی دێم ئەو بە ڕێزانە ئیشی تیاکەن زان ترێی دێم بە هیچ شێجارێت دەرمان توخنی ناکرێت چکە ئەو کاتی کە دەرمانی پێوەکەی کاتێک کە یەتە سەرفرۆشن پێویستی بە دەرمان نەماوە ینی لە ڕووی تەندروستیەوە چیتە هەر ڕزێک ترێی ڕەژمیری یا ڕەشکەی دێم پێگەیشت بوو بە بێشتنەوە بیخۆ سبحان الله چکە کاتی دەرمانەکە دەرمانانەی کە بەکارێت بڵین کاتی ئەمانی فترەی ئەمانی پاراستنی 15 ڕۆژە بۆ 20 ڕۆژە پێش ئەو فترەیە بە زۆر تقریم بە مانگ و نیش دەرمانی پێوە نەکراوە ێگە و چێتە بازارڕەوە ینی هیچ ترسێکی نییە لە ڕووی تەندروستیەوە کە خۆی ترێژی دێم باشە با ئەو پرسیارە لە جەنابەت بکەم ئەکرێ لەم هەموو شتێکی ئێوە باسەکەن بەڕاستی ئەگەر هەمومان نەجوڵین ئیتر خەڵک بێ ئومێ دەبێت وەنا تۆ 250,000 تەن ترێت هەبێ کاکە بەهۆی وشکە ساڵیەوە 100,000 لەلا بە 150,000 100,000 نافوتی 100,000 نافوت تری ڕش 250,000 تن ترێمان هەیە 400,000 ئەگەر 250,000 خەڵکی زەنگین دروست نەکا کەواتە کێشەیەک هەیە ئەم کێشەیە لەکوێیە کاگڕنج من زۆر خۆشحاڵ بووم بە گرافیکەکەی کە بینیم و ئەم بەرنامەیە زۆر دڵخۆشم وەکو پرۆفیشناڵێک وەکو کادرێکی حکومی ئەمە هەنگاوێکی گرنگی ڕاگەیاندنە بەرەو دەستخستنە سەر زامەکان لەلایەک و لەلایەکی کە ناساندنی ئەو بەرهەمەیە کە تا ئێستا شاراوەتەوە لای خەڵک کە خەڵک لەوە چێ نەزانێ ئەم بەرەمە هەیە من هەر لەم ڕۆژانەیە بەرنمەیە کە بوو کاتێک کە باسمان کرد ئێمە خاوەنی 300,000 تەن ترین خاوەنی 70,000 تەن هەنارین خاوەنی 20,000 تەن هەنجیرین خاوەنی ملیۆنێک و 250,000 تەن پیاز و تەماتە و خەیار و لۆبیا و کوولەکە و فاسۆلیاین خاوەنی 600,000 تەن پەتاتین خەڵک تەلەفۆنی بۆ کردم ئەمە هەرێمی کوردستانە لە دەرەوە تەلەفۆنیان کرد ئەمە هەرێمی کوردستانە وتمان بەڵێ ئەمە و هەرێمە دەوڵەمەندی لەسەر ئەم مێزەوترا لەو جێگەی تۆ ئێمە ئەم هەرێمەیە کە ئێستا حالیان پێویستی بەوە هەیە کە میدیاکارەکانی وەکو بەڕێستان من جێگەی دەستخۆشیە ئەمەی کە جەنا بدەیکەی ئێستا بۆ ئەوەی کە بەرهەمی هەرێمی کوردستان لە ڕووی کوالەتی لە ڕووی نەوعی لە ڕووی مارکێتین و بازارکردن بۆی بەو شێوە بە خەڵک بناسانێت لە ڕووی تەندروستیەکەشیەوە حەقە تۆ داوا لە هین بکەیت داوا لە مامۆستایانی ئاینی بەڕێز بکەیت وەڵڵاهی سەیری کە ئێمە هەرەڵێن حکومەت و ئەوە کاکە لەوانەیە دەی وەڵی هەر قسە هاتە سەرزار نەیگەڕیتەوە باشە وەڵی لەوانەیە نەتوانن حدودەکان بگرن باشە بەڵام خۆمیلەتەکە ئەتوانێ بەرهەمەکەی خۆمان بکڕێت وی کاک ڕەنجەکەی جەناب زۆر تەواوە ئێمە خۆمیلەتەکە ئەتوانێ با مامۆستایانی ئاینی داوا لە خەڵک بکەن با دایک و باوکان خۆیان بۆ مناڵەکانیان ئەو شتە هانی هەمومان هانی دایک و باوکان بین کە شتەکڕێ بۆ مناڵەکانی بەرهەمی خۆمان بکڕێ وەڵڵاهی تاجر ناتوانێت شت بێنێتە وڵاتە وانە کاک ڕەنج قسەکەی جەناب زۆر تەواوە ئێمە پێویستمان بەوە هەیە وشیارەکی ئینتیمای ئیستێلاک و بەکارهێنانی بەرهەمی ناوخۆیمان هەبێت ئەگەر بێتە سەر شیرەمەنیەکان لەم ڕۆژانەیە بەرنمەیەکمان هەبوو 100 جۆر بەروبوومی شیرەمەنی لە هەرێمی کوردستان لە دەیان پرۆژەی گاوداری بەرەمە هێنرێ بەبێ ئەوەی کە هیچ موادێکی حافظە بەکاربێنی هیچ مەترسێکی لەسەر ژیانە هەبێت ئەم بابەتی کێسا باسمان کرد وەزارەتی کشت و کاڵ بە پێی قانونی حەڤەی ساڵی 1966 لە ساڵ لە دوای ڕاپەڕینەوە تری قەدەغە کردووە بە قانون لە ڕۆژبێری کشت و کاڵێ قەدەغەمان کردووە نردومانەتە سنوورەکان بەڵام ئەوەی تری پەیوەندی بە دەستگا و مؤسساتی ترەوە هەیە پەیوەندی بە وەزارەتی کشت و کاڵ نییە بابەت یەکێ لە خاڵە خۆشەکانی دەرچوە مامۆستا بۆ نمونە بەڕاستی من بم لە جاتی وەزیر خۆم ئەچمە سەر حدودەکان کامێرایەک هەڵەگرم تێگەی ئەڵەم ئەوە تا من بڕیارم دەرکردو و دێ لەم وڵاتەر کەس لەکۆڵ خۆیە کاتەوە وەرەقە چییە مەسەلەن هەموو ساڵێ وەرەقەیەکە نووسن سوور ئەزانن هەردەیە ئەوە جوتیارێک لەکوێی دنیادا هەیە خەڵکێکی خاوەن 300 دۆنم زەوی سی ئەو پیاوە بەوی قارەکە بەو جلوبەرگە هەر جلوبەرگەکەی خۆی بەرهەمێکی گەورەی ئەمنەتەوەیە کەچی قەرزار بووە بە 300 دۆنمەوە کاک ڕەنج ئەمە خەلە لەبێت هەلکرێ ناکرێشتیوە دوو یەک خاڵی تر هەیە ڕەچەڵکی پیر بووین ساڵە ئەزانی کورد ئەوەی کە لە تواناتە هەیە ئەمڕۆ دوو بابەت هەیە کەرتی کشت و کاڵ پێویستی بە دزگیرۆی ئەم بەڕێزانە هەیە
پێویستی بەوە هەیە هاانی بدە یارمەتی بدە ئەوەی لە توانای وزارەتی کشت و کاڵە ئەوەی کە خۆ جەنابەت لە سەرتاوی ئیشارەتت پێدا وەزارەتێک کە لە دوای قەیرانەوە هیچ بودجێکی نەبووە لەم کابینەشە دینارێکی بۆ سەرف نەکراوە کە تا بتوانێت لانی کەم دەستگۆری بکە بەڵام کۆمەڵی یاسا و ڕێسا و ڕێنمایی دەرکردو بۆ چارەسەری گیر و گرفتەکان بابەتی ڕەچەڵەکان کاکتۆر باسی کرد خۆشببختانە توانیمانە ئێستا حالیان جین بانک دروست بکەین جین بانک بۆ خۆی کۆکردنەوەی ڕەچەڵەکەکانە باشە شەڕمانتان کردووە لە جیهاندا ئێمە ئێستا لە سەرەتایین کاک چکە جین بانک سەرەتای دروستکردنیەتی کە ئێستا لە پارێزگای سلێمانی دروستە چەند جۆرتری ئەسڵی خۆمانمان هەیە کە تۆماری بکەین ڕەنگەی تر لەوەدابێ بە هیچ لەوە ئەچێت پێویستمان بۆەوە بێت لە جیهانیش بهێنینەوە چکانی ڕەچەڵکمان لێ دزرابێ من لە تەسەوڕەکەم لە سەر و سەد ڕەچەڵەکی تریەی ڕەسەنی کوردی هەبێ کە بە جۆرا و جۆر هەل لە کشمیشی و هەل ڕەشمیری و هەل لە حەلەوانی و هەل لە ساداتی و هەل لە زرک و هەل لە تائیفی و کەمالی و هەموو ئەمانە ڕەچەڵەکی ئەسلی ناوچەی کوردستان مامەسا بەپێی زانیاری و علمی جەنابەت ئەگەر لیان دزی بین دیسان نەتوانین دیانەیەکەی ئیسپاتی بکەین و بیێنینەوە بۆ کوردستان خۆی بکەینەوە بە هی کورد ئێمە یەکێ لە ئامانجەکانی دروستکردنەوەی جین بانک لە هەرێمی کوردستانە بە تایبەتی تۆ دوای ئەوەی کە چیتە سەر نەخشەی جیهانی لە جین بانکە کە لە فلیپین هەیە لە سووریا هەیە لە لوبناان هەیە لە وڵاتە گەورە زلهێزانە هەیە تۆ توانی ببیتە پەیوەندیکی ڕاستەوخۆ لەگە جیمبانکی وڵاتان ئێسامە بنەتۆمان هەیە لە وڵاتان پارێزراوە لە دوای دروستبوونی جیمبانگە توانی ئەو بنەتۆ بگەڕێتەوە بە وڵاتەکە یەک پرسیار 35 ساڵە خۆمان بەڕێوە بین 35 ترێمان تۆمار کردو بە ناوی کوردەوە 35 دەنەکترێ ئێمە ئێستا ئەوانی کە تۆمار کراوە ئەمە ویستم لەگەڵ کاکتۆرە ئەوە باسکەین ئێمە بەڕێبەراتەکانی توێژینەوەی کشت و کاڵی ئەو تریانی کە تۆمار کراوە لە توێژینەوە و سنتەرەکانی توێژینەوەی کشت و کاڵی بە تایبەتی ڕەشمیری و ترێ ڕەش و ڕەشمێوی دهۆک ئەمە تۆمار کراوە لە ناو لە توێژینەوەکانی سنتەرەکانی توێژینەوەی ئێمەیە کە تۆمارە تەسجیل کراوە نا توێژینەوە نا لە جیهاندا ڕەشمیری بە ناوی کوردەوە تۆمار کراوە ئەو پێویست دەکات بەوەی کە جین بانک تەواو ببێت بۆی ئێمە بتوانین لە ناو بابەتی جین بانک بنەتۆ و ڕەچەڵەکی نەمامی ڕەشمیری لە جیهانە تۆمار بکەین ئەمە پێویستی بە نەخشەی تەسجیل و احتیمات هەیە لە عالەمە تێگەی تا 200 ساڵێکیش لەمەوە پێش ڕەژمیری ئەو جۆرەی کە لە شارباژێرا هەیە ئەو ترێ من ئەتوانم بیژێڕمەوە تا 150 بۆ 200 ساڵیش کە هەر لەو منتیقەیە بەست 150 ساڵی چی ئەوە ئەڵێ ئەو سێگۆشەیە لە کوردستان من کە ئەو قسەیەکەم ئەڵێ لەوانەیە ئەسڵەن 50 جیل پێش ئێمە هەبووە لە باشە من ئاماژە بەوەیەم بەبەستم ئەوەیە کە ئاڵێم ئەونا ئایەک و سەرکە من خۆم 50 ساڵم بیرێ کە ئەو جۆرە ڕژمیرێمان بووە لە شارباژێرە 50 ساڵم بیرێ و بە پێی قەیمەکان کە ئیجێڕنەوە لەو منتیقەیە ئەتوانم بڵێم ڕژمیری ترەیەکە لە شی شارباژێرە خازی کوردستانە هی شارباژێرە توانم بڵێم لە دەوری چنیانەوە دێ ئالەو منتیقەیە هی ئەو منتیقەیە بێت بۆچی ڕاستە ئەم ترێ ناسراوە بە تری ڕژمیری وێڵێر بەڵێ وێڵێرەکان بە پێی قەیمەکانی ئێمە کە ئیژێڕنەوە ئەڵێن هاتون لە چنیانەوە بردوانە خەڵقی بارا و ئەتوانم بڵێم ڕزمان هەیە لەو جۆڕەیە ئەڵێن لێرەوە بردوانە ئەو گوێزە ڕەش و دڵپەموو لە پشتەوە هەر لێوێ بردوانە منتیقەی خۆشناوەتی ئەوانە نیانە منتیقەی دۆڵی جافایەتی نیانە ئەم مشکلە لە کوردستان هی جافایەتی مشکلم ئەوەیە لە عالەمە تۆماری باشە با قسەکەم تاواگەم سەرکە بابە ئەم ترێ تەمەشاکەی ڕەواجێکی زۆر چاکی هەیە لە عەلوی سلێمانیە ئەنجا قسەیەکی تر لە ساڵی نەوەکانە کاتێک کە گوندەکان ئاوادان بووە خەڵقی زۆر تامەزرۆ بوو بگەڕێتەوە بۆ وڵاتی خۆی بۆ زێدی خۆی کە ئاوادانی بکاتەوە ڕزمان هەیە لە چنگیانە کابرایەکمان دوو خی گەورە لی خۆش بێ لە کۆرۆناکە وەفاتی کرد ناوی حاجی عەبدوڵڵا بوو باخێکی زۆریان هەیە کە ڕژمیریە و کۆن بووە یەکێک لە کوڕەکانی ئەیجێڕایەوە ئەمە لە نەوەکانە گوتی باوکم ئیشێ کرد لە پشتمەوە لە پێشمەوە بوو کە باوکی ئەو کاتە بڵێن ئێستا بڵێ 100 ساڵ ئەوش لە باوکیەوە کە گوایە گوتی ئاوڕایە بۆ دوا منەوە گوتی ئەگەر ئازایەتی لاوە نەبێ ئەمە بە من تۆکرێ مەبەستەکەم بە چی دلێرایە ئەم ڕژمیرێ کۆنە ڕاستە هینی کۆن لە کۆنەوە هەیە لەو منتیقەیە باشە من ئێواڵم سەرکە
أولا دهوك أو رجميلينيا لما تقي خوشناوتينيا لما تقي دولي جافايتي منطقينيا باشا سركة أجر علوي سليماني تمشاكي هاشتاج باربكا جار هي برادك لسر حدوده كاتك بتلفونيا أمان ببادت بش يكن ناخوان توزيع يكن أبي أم براد الرزقة بفلتري أم خلقيت راتي بر إنجاب تشبه قريها ولاتي أيكم برهمنا هنا كتشيلوه كي أمتري توانم بلن بقال سليماني لبش 2000 روبيا حتى بقى 3000 بلوستريش واخد لنا بونيا باشا أجر ببوانان هنا بليان هنا بيقومان يعني هنا أي باشا يعني بيقومان أم رزقان هنا دي باشا بونا هنا ديارني بويكا يا بش بأونية وش من بيشو منطقيها مليون أو ناوتشوكو بيسوم بي ألين رجميلي شار باجر باشا رجميلي شار باجر دي خو ما أقل بيان بوا يعني هنا قصيكم بيو بيرم شو اللي رايا سبحان الله مشكلة نياتاو كبيرة كبيرة وبابش مود هوك باش فرمو يا خوا بخير بي سر سرم سر تشاو زور دل خوشم ليري بخوا يعني ايه وجي شانازين بلا با فرمايشتكي بلا يا خوا بخير بي فرمو دانيشا قرباني توبم اي جنابت شيالي لسر تري روشي تري لدهوك چونا بوچی خودان زیوزار ما نزنگینن خودان ترینه لی خودان پارنینه بله جاره سپاس بوده در فته خیرانا میوانات که خودان زیوزار نزنگینن چکو به پشتن راستیه پشتوانی المنای تکرن پشتوانی که معنوی یعنی بو نمونه از تریه خود چکم دی درست کم تریه ایرانی هات تریه سوری هات افشه وجه مبارین علوه هفلره تریه ایرانی و سوری بطرشتن و يعني بو افشه وجه ها ودويجي وصابيه وصار بصار او تري وقت تري كيتو باشا نه خير وقت تري باش نينه بس بازار ما تنتقوره چكا پاره وای مريه پاره وای مريه بوان بتا گرای بو منه يادي ام نبترد خما خوينه ام تخما حكمت خوينه جي حكمت براستي شكاتنا كي امراكينا سربيا بل سربيا خل منه كي را خدام جا ريگيريه بو ما بكت چەند ساڵە ئێوە داوا دەکەن لە کاتی پێگەیشتنی تری ئێوە باس لە سنوورەکانەوە ترێنێنن والله هر سال داخوازم ئەوەیە و هەر ساژی قەرارێکی دەدەن نایەت بەینەماتت هەر ساڵ لەسەر وەرەقە دەنویسن تێتە جێبەجێکردن چاواتیت ئەمێ نزانین چاواتیت نزان علوایە هەی باشە تو نەشتێ حدودی بگیری قەیدی ناکرد تو شی جزاکی دەینە سەر علوە هەر علوە فروش دیوی جزاکی دیاڵە خۆ نەشت فروشت باشە ئەگەر میلەتێ ما بەرهەمێت خۆماڵیە خۆ بکڕن بەێ ئەف دەم بازرگان شتێن دەرڤەدەن نەڤێرە نەخێر نەبیجات دەبتە یعنی سوچێ مێ میلەت ژی هەیە سوژێ ملەتی نینە نەخێر سوژێ بازرگانی مەیە آخر بازرگان ئەگەر لەوان نەکڕین چ شتێن میلەتێ خۆ بکڕین باخەوانێ خۆ بکڕین بازرگان زەرەر دەکا نایەنێت تشتێکی ڕووکێشی تەدا ملەتی دەخۆ ملەتی فەقی ش زاتەوەویە ئەنی غێریویە ملەت نزانێت هەر یەوی شتا دکانن دکانێت کرد ئەو چ زاتەوەوی ئەناویوی نینە کێمە ئەوێ بزانێت یادیژی ئەف ساڵە بەندیا سپاسی حکومەتە خۆ بکەین ئەف ساڵە تریمە وەرگرت شتێکی گەلێکی پیرۆز و باش هەندێک جاران وەردەگرن یعنی باشی و دژتین چەند تەن ترێوە هاتەکڕین من نەبریە دەف ئەف ساڵە من نەبریە ساڵێ بەرێ ساڵێ بن ئەف ساڵە بەلێ تریای ها ساڵ من بۆ شەریکی نەبریە ئەمە هەر ساڵژی تە نەبریە نەخێدانە بۆ شەریکی نە بەس فروشم هەفتێ پێش هەشتێ تەنە چەند تەن مەسەلەن لە دهۆک هەیە هەر ساڵێکی تقریبی والله زێدەی 3000 تەنە هەیە 3000 کاک ڕزگار چەند تەن لە دهۆک هەیە بەس دهۆک ساڵانە 9,000 تەن تری هەیە 9,000 تەن لە دهۆک لە زاخۆ لە دهۆک هەیە لە زاخۆ لە دۆک 9,000 نظام ڕقم دەمنینە بەس 7,000 تەن هاتیە کڕین ناس نظام هاتیە کڕیانە بژمەتە احتیمال ئەوە هەبێت یا من هەفتە هەشتێ تەن ئەس فروشم ئەس بخۆت فروشم بەێ بازارە بژی گەرمی چووکە شریکی ساڵ هەیە تەژی زەرەر بکەی خودێ معنا زەرەرێ نە چکە ئێمە بخۆیە
ئەم خۆش لە خۆ دەست خۆ چما هەندێک کەس مەسەرەن دەبێژە محمد وەگوت محمد حەقە محمدی سەوزات چۆن بی سەوزات مەسەلە ئەوە 300 دوونەما چین چەند بیسی باشە چەند کارگە هەیە لە مەسەرەن لازمە چەند کارگە لە vêrê بێتە vekirин بێتە چێکردن ji بۆ شەربەت ji بۆ مێوە ژوان شتاژی لە دەرvê تێتە vêrê مێویش تێتە vêrê مێویژا لە دنیا تێتە vêrê ماسوق و سجوق و چی نایەتە vêrê هەر تشتێت هەر تشتێتە vêrê حتا ئەگەر وان شتاژی نەیە ئەگەر ترێوە بێتە پیشەسازیکردن مەسەلەن ئەگەر بێتە پیشەسازیکردن چەند قات پارەیەوە زێدەتر دەبێت زۆر هەر چی بێژیە ئەوە ئەکرێ ئێمەش گوێمان لەو مدڤاس ئەس پرسیارێکی وەڕاستای جەرەمە دکتۆری دکتۆر ڕزگاری بەلە من بەری کە ژیا گوتی گەلە جەرا ما بەرێتریە خۆماڵی هەبی تائفی بی فلان باش ئەوانە دووەنەما تائفی هەکەر حد هەری بلند بۆ پێنجتان بەرین باشە ئەڤریکەتریە نیە دووەنامەوەی بەس چگۆ سەر دۆڕە خۆدان کرد دەوروبەرێت توێژی بەرداوی بین چ لێ نەبێ ئەڤریکە ئەو دەورە ماکیریە کەپر هەمی ماکیرەتری حتا 12 تانان بەرێت کێشەر کیرێ بۆمە دەست پێت کرد ئەکە جەرامە دکتۆری ڕۆنکێ نایدە بەسەر خواردنەتری قا پێنجتان قا 12 تان ئەو خوارەش ڕۆژی وەردگرێت عردی بە عرد کرە سیبەر ئەوێ نەما تری مەکە دوو بەرەون بەرەو نیڤژی بارێ مێواخۆ هەرچێک بار کەدە سەر مەکە دوو بەرەون بەرەو نیڤ خوارنش کیڤە بینن شو لێ من تریە ئەس خواردنەتری ناسناکەم کیە چییە مەجیهەتێک هەیە بێشتا من خواردنەتری ئەڤە و ئەڤەنە میترا مكعب هندا بوينت هندا يعني كزوة فيرناكا علم ضعيفة علم ما دسكي علمي بقوات فيت بشتخو وزايدا ريجريش برامج دربه أفادي من بشيخت داس خوش برسيارك جوانا برسيارك جوانا خال بخيراتي سرسري من هاتي سرچاوي من هاتي بفرمو كرم ك منوزك إشارتي بتشد دين تشد فيت أزبيجم يعني كيشكو جرينج يعني ام فيقف كي همي اختن و همي بسيار كرن و يعني اغلبه غازنده بون ما تشحل نبون يعني ام بيتوي يعني وقت ما غازنده كربت ام حل جدوني نويري نوچه بيد اگر دست تبع چوا حل دكي حل زاني جوتياري هند تشت وكي هبال من اشارت بيداي جوتيار هشت ان بيجين جوتيار نمونه بس نجوت ياري نمونه زانست كما كما قالك كما كزوة فيرناكا نا مثلا بيجم هبون كور هبون سمينار هبون صالت بيجا 2005 حتى 2010 حتى اويديا داعش دست بيكري بس ويري وهير وحكمات نوجي بري مويا حكمات يا بخوفة مجيلة ودوائر معنيجي او شيون نينن او دست هلاد نینه او بوجانینه کو مثلا جوتیارا گازی کت و جوتیارا یعنی فکر که جوتیار اوه هنده ساله با پیر با کور نوی جارا گاد یه زفریت اوه ام نبوینه دو بتا بیجه مثلا او نوی مثلا چیتا عردکی کیره تریه ویلاوه والله ام ده بیجیم بابو تریه بحر المیت و فلسطین و اسرائیل و واره هنده خبری شویری بینیتن هنده رنگی تری شویری بینیتن هنده زانین شویری بینیت ام هر او مایا او ام هکه ویگوف که هنده گهورین نبا دکتور زهیر عامل یک وقتی که هاتیه دهو که سبگه دست پیکا 2000 باور بکه وی گهورین نخز باول گل هنده که حوالت وی ده حتی ویگوف که جی عالم دارا برید دانتا بنمیوی اف كبرة اف قمرية اف حرفتية او همي سابقه وي او بزافكرو وي او جهورين خاله مزن مثلا نفشينو لجم لدف نفشينو اف عشقية و مايا يا ممكنة عمري 1000 سال لعزو ملكي من ملكي كي درجة كي بيقول كي تبر خدايا ملكي من والتلفزيون دا در كفيد دي بسر خدا دا دي بيجي اونا كردستانية
افيل اوروبا دوبتا بيجم بس العظام تشافت خون قادم خودي دي بيتا بيش اك تشافي خونادتي چونكوش برچه اداره وا بينايت هر رويت بجنا مباب دا ببرين دا بتينا هند مذبح وهير و بلا خلبت شوي زاني شما بوچي اگر پاره دسته و بکوه نفش نوجي دا اداره بيبيت اداره بيبيت اما ما غازن دگرن و اینه یادی مثلا جوتیاری ویگاف که چپید وید و برادر یه وزارته مدیر عام که چی هست نزانم خیر هات سر و سر چاوا والله اول راوشکاره اول نونری وزیره لفر نونری وزیری چه بید از آن عبدالرحمن آن عادل ما موتور هین هر 24 ساعت شول کن و کاره به ام صرف کن کاره با ما وکی ایکی بید آقای بیل سری گرکی کاره با جوتیاری وید ایکی همه زیده نکت رقمی یا دوی وید هاریکاری یا جوتیاری بده کن هرچیش ما حقی کاره به وگاف که چی داد اما ویا خوشی فروشین امش در حق نادر کبین والله برسياركي بر مهمة هذا تبيجن بلا بزوني علاج جيب كان جوتياري خدي بيغمر دوكي هندياليت واغايتوا وقت براينا چد اوفيا خو چيكت بجا دا پاراش آقای ورگید پاشی نشیاب دادی دا آقا اوفيا ویجستین عین دیولی بجا کیف و وی تاریکاریا جوتیاری بکن جوتیار دای راستیای بید و جیخو قایم بید و برهمی بینید هوت وید جبلا بیت شیلان همی پیج بید چلیتت بلا ولی بید کدومای کیری دست خوش بس برسف وقت قاید دکتر جواب بسیار من حکیت ابو من پرون کردن دابا میترا مکعب چند دست بکه خوارنا تریچیا میترا مکعب چه تعداد باشه چند تعداد چند تعداد چند غرامت مثلا یوریا پوتاسیوم کالسیوم مغنیسیوم چه تعداد گنجا کان کستان قصتان های پرسیاریا فرمو مایکا که بخوتا بله مایک لوه هیا بله یک دقیقه دایت پرسیارا کتو بس پرسیار پرسیارنا ڕاستی ئاماژەم لەسەر ئەوەی بوو کە لە سەرەتای باسیەوەت کرد کە کشتتوکاڵی ئێمە لە ڕووی زانستەوە لە شوێنی خۆی نییە کشت و کاڵە توانین بکەینە دوو بەش لێرە یەکەمیان شێوازی چاندن و بەخێوکردن و ئاودانی دار و بەروبوومەکەیە یەکشان دەستکاریکردنی ڕووەکەیەتی ڕێگەکەی ئەوەیان زۆر خەتەرە لێرە کاکڕنج ئەگەر بتەوێت دەستکاری بکەی لۆ نمونە هەتاوەکو بەروبوومەکە هەندێک تاخیرتر تێک بچێت لە بازار اما يعني بابرم بۆ کلتور حسابە و میوێ جگە لە ترێم باسی هەموو کلتورەکە هەموو میوەیەکە دیەکەم کە بە کلتوری کوردی حسابە لۆ نمونە کە من لێرە لە شەقڵاوە لۆ نمونە کە ترێ بەروبوومێکە لە شوێنێکی کوردستان بەو شێوەیە نییە جیاوازی خۆی هەیە لۆ نمونە لە خاکەکەی ئەو جاکە دەستکاری ڕێگەکە کرا بە پرۆتین یان بە هەر مادەیشتیکە چووکەکە باس کرد گۆتە زانست ئەمەش دەگەرێتەوە وانە بەڵام زانست بەس تەنیا دەستکاریکردنی پێکاتەکە نیە مەسەڵەن زۆر ئاساییە بۆ نمونە تۆ توانی پەینی ئۆرگانیکیش بەکاربێنی دەستەکانی خۆش بێت من ئەتوانم کاک ڕزگاربا جەنابی دکتۆر قسەی لێ وەربگرم چونکە کاتی کەم بوو فەرموو کاکڕنج وەڵام یەک شتی بچووکم هەیە بابەتەکە زۆر خۆش و گەورەیە لەگەڵ ئەم دووبرا بە ڕێزای باسیەوەمان کرد کە ئەچیتە مێو بڕین کە ئەچیتە ناو باخ ڕێزێکەوە مێوە بڕی هەستێکی زۆر تایبەتە من بەنسبەت خۆمەوە وایانی کە دەستێمە مەقەستەکە شتێکی زۆر تایبەتە لەلام پێشتر لەگەڵ چەند کەسێککە کە ئیشی کشتتوکاڵەکەن باس کراوە ئەمانش بە هەماشەوە کاکسەرماڵێ من مۆبایلێک و ژێنمەوە وەکو قسەکردن قساکەم لەگەڵ میێوەکانماکەی بڕم یعنی ترێ خۆشەویستێکی زۆر زۆری هەیە لای فەلاح لەبەرەوە بەڕاستی پێویستە گرنگێکی زۆر زۆری پێ دوای ئەم بەرنمەیە چی بکرێ هەنگاوی یەکەم باشە هەنگاوی یەکەم لەلایەن وەزارەتەوانێ پێویست بە چەند خولێگەکە لە کاتی خۆیان کاکڕنج یعنی کاتێک ئێستا کاتی ئیشە تۆ خولەکەی تۆ فەلاح مەشغوڵی ئیشە ناتوانێت بێت بەشداری خول بکە لە کاتی خۆیان کە زانی فترەی فەلاح ئیشی نییە چەند معمەلێکی گوشراو دروستکرێ ناڵێن شەربەت گوشراوی هەنار هەیە سا چەندین شوێنە چیت معمەلی گوشراوی هەناریان هەیە بۆ گوشراوی ترێمان نییە بە ئەو هەموو ترەی کە هەیە کاڵێن خراپە بێ لە بازاراوەکو معمەلێک هەبێت چۆن لە هەڵەبجە چەندین شوێنی بچووک هەیە بۆ بیر لەوە نەکراوەتەوە خەڵک بیر لەوە بکاتەوە قسەی کۆتایی ئەم بە جەنابەت
کاگڕنج من سێ پرسیاری زۆر گرنگت لێکراوە ئەو سێ هەر سێ پرسیارەکە جوابەیەمەوە یەکێکیان بابەتی بە زانستی کردنی جوتیار و جوتیار بە زانستی بکرێت من داوا لە ئەم جوتیارە بەڕێزانە ئەەکەم بەپێی یاسای ژمارە 4 ساڵی 2021 یاسای ژمارە 20 ساڵی 2021 ئێمە بۆ هەموو باخێک و بۆ هەموو پرۆژەیەک داوامان کردووە لەم گەنجە کچ و کوڕانە کە دەرچووی کۆلێژی کشت و کاڵن سەرپەرشتی باخەکانتان بکات تکاتان لێ یەکەم سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی بکەن تەدریبمان پێکردوون 11,000 دەرچووی پەیمانگا و زانکۆی کشت و کاڵیمان تدریب پێکردووە بۆ ئەوەی سەرپەرشتی باخەکانتان بکات تکایە بۆ ئەوەی بە زانستی بکرێ باخەکان و ئەو دەرچوانش 11,000 دەرچووی زانکۆ و پەیمانگا کشت و کاڵەکانمان تدریب پێکردووە بەپێی یاسای 20 ساڵی 2021 ڕێنمایی ژمارە 4 ساڵی 2022 من هاوکارتانە بم لەگەڵتانە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی دهۆک و زاخۆ قسە بکەین بۆ ئەوەی ئەو سەرپەرشتیارانە بێن سەرپەرشتی باخەکان بکەن بە شێوەیەکی زانستی باشە ئێستا سبەینە یەک دقا هەر سبەینێ من ئێستا لەگەڵ برادرانی زاخۆ و دهۆ قسە ئەەکەین سەیریکە ئەوانەی کە دۆنمی زۆریان هەیەوەتانەیە بە زانستی بێ ئەڵێ 11,000 گەنجی دەرچووی کۆلێژی کشت و کاڵمان فێر کردووە بە باشی و بڕوانامەشیان هەیە بڕوانامەشیان هەیە و ئێوە بەرپرسیاریشن بەرامبەر بەوەی بەرهەمەکان زیابەکانە بێ زیاب بکات و داواتان لێ ئەەکەین ئەو سەرپەرشتیانە لەم کوڕ و کچە گەنجانە بێنە لای خۆتان بۆی تدریبی میهنیتان پێ یاخ لەو شێوە زانستی کە باسی کردن ئەم قسەوە بیانەوە بڕا باسی خۆراکت کرد کاک دکتۆر شارەزایە ئێمە زەوی کوردستان زەویەکە لە ساڵانی 1940ەوە دنیا هاتووە سامپڵی وەرگرتووە لە میوزمی دنیا زەوی کشت و کاڵی هەرێمی کوردستان بە پیتە خاکێکی بە پیتە پێویستی بە سەماد نییە ئەو سەمادەی کە جەناب داسیەکەی چیمیاوی لە داپ و لێۆریا زەوی ئێمە تووشەکە بەدبەختەکات پێویستمان بە دەوراتی زراعی هەیە مێو پێویستی بە ئاودانی قەترە هەیە مێو پێویستی بە سەمادی عزوی هەیە پرسیار لەبەرەوەی دەرچووم لە کات مامۆسا سەرێ منە ئەتوانن کارزگار خۆیەک دقا قسەی هەمووتانەکەم ئەتوانن سنوورەکانمان بۆ بگرن کە نێڵن بەرهەمی دەرەوە بێتە ناوە ئەو کاتە ئێمەش زۆر جوان ئێمەش بیکەن بە ئەمر بەسەرمانەوە هەموو دەرچی زانکۆ و پەیمانگاکان وەرەگرین ئەگەر زیادڕۆیشمان زۆر جوانە ئێمە هیچ شتێک دیشمان نایە ئێمە وەکو پاسەوان ئەم قسەش بیانەوە بڕە ئێستا ئێمە قسەی ڕاستە ئێمە وەکو پاسەوانێک جەنابی وەزیر وەکو پاسەوانێک و جەنابەت شایەدی بۆ منیش و بۆ جەنابی وەزیر و بۆ زراعەجە دەی لەگەڵ برادرانی لیژنە هاوبەشەکانی قایم قامێتی هەولێر سلێمانی دۆوەک زاقۆ لەسەر خەتین کە چەنەها تەن بەرهەمی هاوردەمان گرتووە و دەستمان بەسەرا گرتووە ڕێگەمان نەداوە لە عەلوەکانە بفرۆشتێ لە بەرەوەی شتەی قەدەغەکردن بە دیاریکراوە بەرهەمی ناخۆ ناگەڕێت ڕاستە تری ڕژ نایە بەسەرەتا کشمیژە ئەی بابا ئەم کشمیشەی کە ڕێگەی پێدراوە هات و ئێستا بۆتە کولتورێک لە کشمیش ینی ئەڵەن بە حساب نایە ترێ نایەوە نیە کشمیش دێ کشمیش چییە هەر ترێ و زەعیف هەر ترێ و مهم خەڵقان من خەڵقی وڵاتەکەی منیان پێ ئاشنا کردووە کە ئەو بەرهەمە ئەوەکەی خۆمی لەبیر بردوێتەوە ئەم بەرنامەیە بوو بە هێزێک بۆ ئەوەی لایەنە بەرپرسەکان بە هاوکاری وەزارەتی کشت و کاڵ بن بۆ ڕێگریکردن وام زانیڵی ئەم بەرنامە بوو بە هێزێک بچمە وەکو خۆت بچنە خزمەت وەزیری ناوخۆ یعنی منیش لە خزمەتیام کە ئەم پامەیە ڕاستاکەم چونکە بەڕاستی جەنابیان ئەتوانن ڕۆڵی گەوریانە بێت لە زۆر شتی ترا ڕۆڵی زۆر گەورەی هەیە وەزارەتی ناوخۆ لەمەشە بەو دەست و قەڵەمە ڕەنگینەی ئیمزایەک بکە بڕوان پێ بکە نەترێ نەمێوش هیچ شتێک نایەتە وڵاتەوە چونکە قەرارەکەی قەرارە ئەمەی کە جەناب دەڵێ زۆر بۆ هەمووتان من زۆر دەرچووم لە کات ترێ سەیریکە خۆم یەکەم بەرنامە و دوا بەرنامە نیە حەزەکەی دەم بۆ باخەکەشت هەرچەنە هاتنێکیش قەرزارم بۆ باخەکەت زۆر سپاس بۆ دهۆک سپاس بۆ شارباژێر سپاس بۆ زاخۆ سپاس بۆ ئەم کۆلێژە ئەم خوێندکارە بەڕێزانە ئامادەی کشت و کاڵ دکتۆر ئەنوەری خۆشەویست هیوادارم لە ڕووماڵەکانی ڕووداوە کە بڕیارمەنداوە زۆر گرنگی بەم بەرەمانە بین تۆڵە بۆ هەمووتان بکەینەوە خوا ئاگای لێتان بێ و کوردستان هەر ئاوەدان بێ بێ ئومێد مەبن
250,000 تن ترێمان هەیە چەندی هەنارمان هەیە 7,000 تن چیترمان هەیە 20,000 تن هەنجیرمان هەیە 20,000 تن هەنجیرمان هەیە سێومان هەیە 15,000 تن سێومان هەیە 250,000 تن ئەمە هەمووی بۆ ساڵانەمان بۆ 6 ملیۆن کەس ئێمە بۆ 6 ملیۆن بگرێ ئێستا بازاڕەکانی خواروون ناوەڕاستیشی پێکەین بۆ تیژ ئەژین بەس بیکەن بە زانست و بەس قەدری بگرێن وە کارگەی پیشەسازی خۆراک ساڵەخانیەی نییە هەر یەکێکیش ئەوێ کارگەی پیشەسازی خۆراکی دابنێ وەزارەتی کشت و کاڵ بە پێی یاسای ژمارە 4 بەرەمێنان و پاراستی بەرەمی خۆڵاوی تامۆڵەتەکەیێنێ یەک ئەتوانن بێنە خزمەتتان و لە خزمەتتانە ئەوەی کە پارەی کارەبای باخەکە وەکو پارەی کارەبای سەرگردەکە نەبێ پارەی کارەبای باخ کردومانە بە 6 دینار بۆ کیلۆیەک وات بۆ جوتیاران و پرۆژەی کشت و کاڵی ئەگەر زیاترە پێمان بڵێن زۆر سپاس دەکەم خوا حافیز بینەرانی بەڕێز خواگای لە هەموو لایەک بێ و کوردستان ناوەدان بێ و انشاءالله سوودی هەبێ ئەم بەرنامەیە دووبارە بەخێراتن سەرسەرم سەرچاوم زۆر سپاس زۆر سپاس